لە بۆنەی سێهەمین پێداچوونەوەی ساڵانەی خۆیدا تاوەری تەندروستی سمارت وەک یەکێک لە بنەما سەرەکیەکانی گۆڕانکاری و مسۆگەرکردنی باشترین بەڕێوەبردن و پێشکەشکردنی شایستەترین خزمەتگوزاری بە چارەخواز و هاوڵاتیانی خۆشەویست و وەرچەرخانە بەردەوامەکانی سەرەڕای دیاریکردنی کەموکورتیەکانی ڕۆژانە و بە خێرایی چارەسەرکردنیان ساڵانە لە بۆنەیەکی تایبەتدا تاوەری تەندروستی سمارت پێداچوونەوە بەکار و ئەرکەکانی خۆیدا دەکات کە ئەمەش وەک خاڵێکی گرنگ و دەستکەوتێکی تاوەڕەکەمان ئەژمار دەکرێت. بەڕێزان لەژێر ڕۆشنایی فەرموودەی حاسیبوا ئەنفوسەکم قەبل ئەن تحاسەبوا ئەمساڵ سێهەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت ئەنجام دەدرێت کە لە 3 ڕۆژی جیاواز و بە 3 شێوازی جیاواز ئەنجام دەدرێت. ئێستاش لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد عەبدوڵڵاوە وتەی بەخێرهاتنی تاوەری تەندروستی سمارت پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکرێت. با بەڕێزیان بفەرمونون. بسم الله الرحمن الرحيم. يقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق يقرأ وربك الأكرم الذي علم بالقلم. برزان نێنەرانی بەڕێوەبرایەتی و فەرمانگەکانی حکوومەت یاریێمی کوردستان، بەڕێزان نێنەرانی نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکانی کەرتی گشتی و تایبەتی، بەڕێزان پزیشکان و تەندروستکاران و سەرجەم میوانان و ئامادەوانی بەڕێز و خۆشەویست، بە ناوی دەستەی باڵای تاوەری تەندروستی سمارتەوە بە خێراتنی ئێوەی ڕێزدار و خۆشەویستەکەین بەخێر بێن سەرسەر و چاوان. بەخێر بێن بۆ بۆنەی سێهەمین پێداچوونەوەی ساڵانەی تاوەری تەندروستی سمارت کە پرۆسەیەک و بۆنەی خودهەڵسەنگاندن و کێشانەکردنی سەرجەم کار و بەش و ئەرکەکانی بەشە پزیشکی و ناپزیشکیەکانمانە لەلایەن لیژنەکان و کەسانی پسپۆڕ و شارەزا و پەیوەندیداری ناو تاوەرەکەمانەوە. چونکە باوەڕمان وایە ئەمە پێداویستێکی گرنگی هەنووکەیی و گەشەپێدانی تواناکان و برەودانە بەکار و ئەرکەکان و وردەکاریکردنە لە بەپیشەییکردنی کردە و توانە زانستی و پزیشکیەکانمان و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری تەندروستی. سەرباری ئەوەی کردداری بە خۆداچوونەوە و خود هەڵسەنگاندن خاڵی بەهێزکردنی پایی دامەزراوەیی و هەر دامەزراوەیەکە و شەنوکەوکردنی خەرمانی ساڵێکی کار و خزمەتە پزیشکی و ناپزیشکیەکانمانە. بۆیە ئێمەش هەروە دەکەین و دەمانەوێت دروشمی سمارت وەرچەرخانە بە کردارەکی جێبەجێ بکەین و تاوەرەکەمان لە ڕەوتی وەرچەرخانەکانیدا بەردەوام بێت و بەرەو دەستکەوتی گەورە و ناوەزەتر هەنگاو بنێت. هەر بۆیە ساڵانە لە بۆنەیەکی ئاوها گرنگدا لێپرسینەوە لە خۆمان دەکەین و پێش لێپرسینەوەکانی دنیا و دواڕۆژ هەڵسەنگاندن بۆ کارەکانمان دەکەین. بەڕێزان، وەک لای هەمووان ئاشکرایە کەرتی تەندروستی بە یەکێک لە کەرتە پێشەنگ و هەستیارەکانی هەر دەوڵەت و حکوومەتێکدا دەنرێت و هاوشان لەگەڵ کەرتی پەروەردە و ئابووریدا پێوەری یەکەمی نیشاندەری پێشکەوتنی هەر وڵاتێکن و سنگ و قورساییان نیشان دەدەن لە سەرجەم کەرتەکانی تردا و زیاتر هەستیارتریش ئەم کەرتە دەبینرێت. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ڕۆڵ و کاریگەری بەرفراوانی ئەم کەرتە ناوازانە. لە ئێستادا لە کوردستان کەرتی خزمەتگوزاری تەندروستی پانتاییەکی فراوانی هەیە لە دابینکردنی پێداویستی تەندروستی و پزیشکیدا، نەک تەنها لە ناوخۆدا بەڵکو بۆ دەرەوەی کوردستان و ناوچە جیاجاکانی خوارووی عێراق و دەرەوەی عێراقیش ئەمە بە ئاشکرا و بەڕوونی بەرچاو دەکەوێت. شاری سلێمانیش بەسەرمەشقی ئەو پانتاییەدا دەنرێت لە هەردوو کەرتی گشتی و تایبەتیدا و
لە ئێستادا جێگەی شانازیە کە گەشتی پێچەوانەی تەندروستی بە ئاشکرا دەبنرێت و داتاکانی سەردانیکردنی چارەخوازانی خواروی عێراق و دەروەی کوردستان بۆ تاوەرەکەمان و نەخۆشخانەکانی تری هەرێمی کوردستان ئەو ڕاستیەمان پێدەڵێن کە ئاستی تەندروستی لە بەرەو پێشچوونی باش و بەردەوامدایە و بۆتە ئومێدی چارەخوازان لەناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان. تاوەری تەندروستی سمارت بەو دیدگایەوە کار دەکات کە بە هەماهەنگی و کاری پێکەوەیی بتوانین پارێزگاری لە ناوبانگی شاری تەندروستی سلێمانی بکەین و لە ئایندەیەکی نزیکیشدا ناوبانگی کوردستانی تەندروست مسۆگەر بکەین. ئەمەش ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە و بە هەماهەنگی لەگەڵ دام و دەستگاکانی وەک وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و سەرجەم دام و دەستگا کارگەڕیەکانی تری کەرتی گشتی و تایبەتی و بە هەوڵدانی دڵسۆزانە و کارکردنی خەمخۆرانە دەتوانین ئەم ئامانجە بهێنینەدی. بۆیە ئێمە وەک تاوەری تەندروستی سمارت خۆمان بە بەرپرسیار دەزانین و لە هەنگاوە سەرەتایی و سەرەکیەکانی ئەم ئامانجە گەورەیەدا بەشدارین و بەکردار و هەوڵی بەردەوام کاری بۆ دەکەین و بەرەو ئەو ئاڕاستەیە کار دەکەین و گرنگیەکی تەواو دەدەین بە بەرزکردنەوەی ئاستی زانستی پزیشکانمان و پسپۆڕی ورد و کۆبوونەوەی هەفتانی زیاتر لە 6 تیمی فرە پسپۆڕی بۆ حاڵەتە قورس و تایبەتەکان و بایەخدانێکی گەورە بە بواری توێژینەوەی زانستی و بوونی بەرنامە و پلانی کاریگەر بۆ بەرەو پێشبرتنی ئاستی زانستی و پیشەیی کارمەندانی سەرجەم بەشەکانمان و کارکردن بە سیستەمی هەڵسەنگاندنی ورد و زانستی فرەلایەنە وەک پێشمەرجی کارکردن بۆ پزیشکان و کارمەندانمان. هەروەها وەرگرتنی بڕوانامەی ئایزۆی تایبەت بە کارگێڕی و بەڕێوەبردننی دامەزراوەکەمان و کوالیتی تاقیگەکانمان و پەیڕەوکردنی سیستمی داتابەیسی پێشکەوت و لە سەرجەم بەشەکانمان و بە ئەلکترۆنی کردنیان و کۆبوونەوەی بەردەوامی هەفتانە و مانگانەی پزیشکانمان و پێداچوونەوەی ساڵانە و چەندین کاری تری گرنگ لە تاوەرەکەماندا کە وەک هەنگاوی سەرەتا و گرنگ دەیان بینین بۆ هێنانەدی ئەم ئامانجە. لە کۆتاییدا سپاس و پێزانین و خۆشحاڵی خۆمان ئاڕاستەی ئێوەی بەڕێز دەکەین بۆ ئامادەبوونتان و سپاس و پێزانینی بەردەوام و هەمیشەییش بۆ ماندووبوونەکانی دڵسۆزان و پزیشکان و سەرجەم کارمەندان و ستافەکانمان لە تاوەری تەندروستی سمارت. دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن، سەرسەر و سەرچاوان هاتنتان پڕبایەخ و گرنگە. زۆر سپاسی بەڕێز مامۆستا محەممەد عەبدوڵڵاکەین. بەڕێزان، بڕگەی دووەمی ئیڤێنتی ئەمڕۆمان لەلایەن زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر بەختیار نەجمەدین ڕاوێژکاری تاوەری تەندروستی سمارت بۆ بابەتە شەرعیەکان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان صلاحی خوای گەورەتان لێبێت. ئاشکرایە کە تاوەری تەندروستی سمارت لە زۆر ڕۆ توانیوێتی جێدەستی دیار بێت و وەرچەرخانێکی نەوعی بکات لە بواری پسپۆڕی خۆیدا. من دەستخۆشی لەو برا و خوشکە بەڕێزانە ئەەکەم کە هەستاون بە ئەم دیدارەیە و ئەم پێداچوونەوەیە. ئەو پرسەی کە من ئەمەوێ قسەی لەسەر بکەم لە خزمەت ئێوەی بەڕێزدا بریتیە لە گرنگی بە خۆداچوونەوە و پلاندانان لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بەڕێزان، معلومی بەڕێزتانە کە ئێمە لە دنیای ئیمڕۆدا کە بەداخەوە ثەقافەتی خۆرئاوازاڵ بووە بە سەرماندا وا تێگەیشتوین کە زۆرێک لە جوانیەکانی دنیای ئیمڕۆ بوارەکانی محاسەبە لێپێچینەوە بەدواداچوون پلاندانان کۆمەڵێک ئەفکاری خۆرئاواییە واتە ئەوان پێشەنگ بوون تێیدا، بەڵام لە ڕاستیدا پێچەوانەکەی دروستدا. هەروەکو بەشێک لە ئێوەی بەڕێز پزیشکن دەزانن کە لە بوارە پزیشکیەکاندا زانایانی موسڵمان زۆر لە پێش زانایانی غەیری خۆیانەوە بوون. بە هەمان شێوە لە بوارەکانی دیکەشدا بە نمونە کاتێک کە ئیبن سینا لە بواری پزیشکیا قسەی کردووە
بێگومان هاوێنی نەبووە لەسەر ئاستی هەموو دنیادا. لە ڕوانگەی بەخۆداچوونەوە و پلاندانانیشەوە خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام بێگومان کۆمەڵێک خاڵ و کۆمەڵێک یاسا و بنەمای بۆ ئێمە داناوە کە ئەگەر لەسەریان بڕۆین کاریان پێ بکەین گومانی تێدا نییە کە زۆر لە پێشتر ئەبین لە غەیری خۆمان. بۆ لەبەر ئەوەی بەتایبەت ئێمەی موسڵمان پێمان وایە پێش ئەوەی خەڵکێک بە دوواداچوون بکات بۆ کارەکانمان، محاسبەمان بکات، سوپاسمان بکات یا سزامان بدات، خوای باڵادە سوبحانەهو وتەعالا ئاگادارە، مڕاقیبە و ڕەقیبە بەوە و ئاگای لە کارەکانمانە و سزای خوایش هەم عاجل و هەم ئاجیلی هەیە، هەم بۆ دنیا و هەم بۆ دواڕۆژ سزای خوای پەروەردگار شامیلە. کەواتە ئینسانی ئیماندار پێش ئەوەی بیر لە هەر شتێکی دیکە بکاتەوە، بیر لەوە بکاتەوە کە چۆن ئەوانی سەر و خۆی لە خۆی ڕازی بکات، ئەبێ بیر لەوە بکاتەوە کە گەورەترین هێزەکەی هەرە باڵا کە خوای پەروەردگارە لە خۆی ڕازی بکات. دیارە خوای پەروەردگار کە فەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبا، ئەمە کافیە بۆ ئەوەی ئینسان هەست بەوە بکات تەواوی وتە و کردارەکانی، تەواوی بڕیارەکانی، تەواوی هەنگاوەکانی لەژێر چاودێریدایە. ئەگەر ئینسانیش هەستی بەمە کرد، خود بە خۆت هەوڵ ئەیا بۆ باشتربوونی خۆی، باشتربوونی ئەو کارانەی کە پێ هەڵەستێت، خزمەتکردنی زیاتر بە خۆی و بە چواردەورەکەی. کاتێک خوای پەروەردگار بە ئێمە ئەفەرمێت کە تەواوی هەڵسوکەوتی ئێوەی مرۆڤ لەژێر چاودێریدایە و فریشتە بەڕێزەکان تۆماری ئەکەن، بۆ ئەمە نییە کە هەر ئێمە بترسین لە سزای قیامەت، بۆ یە کە بزانین لە دنیاە چی ئەکەین. چون بەڕێزان هەر یەک لە ئێمە ئەگەر بزانین لە ژیانی خۆماندا لە شوێنێک کار دەکەین کامێرەیەکی چاودێری لێبێت، بێگومان هەڵسوکەوتی خۆمان زۆر ئەگۆڕین جیاوازتر لەوەی کە لە شوێنێکدا بین هەر خۆمان بین و کەس ئاگای لێمان نەبێت. دەگەر ئینسان بزانێ هەمیشە کامێرەی خوایی، مراقبەی خوایی بەسەریوێتی، حتمەن ئەزانێت کە چی بکات و پێویستە چی بکات. ئەو جا زۆر یەک لە ئێمە بەڕێزان لە کاتی بەخۆداچوونەوەدا پاساو ئەهێنینەوە بە کۆمەڵێک عوزری جیاجیا ئەمانەوێ بەرامبەرەکانمان قەناعەت پێ بکەین کە ئەم کارە ئەو ئەوان نەبوو لەبەر ئەوە وامان کرد. بەڵام خوای گەورە پێمان ئەفەرمێت بەل الئینسان عەلی نەفسیه بەصیرە وەلەو ئەلقا مەعاذیرە. ئەگەر ئینسان هەرچی پاساوی دنیا هەیە بۆ خەڵکی بێنێتەوە، خۆی قەناعەت ناکات، خۆی ئەزانێ ئەوەی کە کردوێتی بۆ ئەوە نەبووە کە ئێوە بەرامبەر تێبگەێنێت. بۆیە ئەم ئایەتە پیرۆزە زۆر گرنگە کە ئینسان بیکا بە مەشغەڵی کاری خۆی. هەر کاتێک ئینسان زانی کارێکی هەڵی کردووە، با خۆی ڕابگرێت پێشەوەی خەڵکی ڕای بگرێت، چون خۆی قەناعەتی بە خۆی نییە کە ئەم کاری کردووە. طبعا بەداخەوە دیارە ئەمانە ئەبێ لێرە تێکچوو چکۆفۆن نییە. بەهەرحاڵ بەڕێزان، پێداچوونەوە محاسبە لە ئیسلامدا جۆرێکی هەیە. یەکێ لەو جۆرانە ئەوەیە ئینسان خۆی محاسبەی خۆی بکات پێشەوەی خەڵکی محاسبەی بکات. دیارە وشەی محاسبە زیاتر مەبەستم پێی پێداچوونەوەیە، چون پێداچوونەوە و محاسبە لە کۆتاییەک هەدەفی هەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الکەیس من دان نفسه، واتە ئینسانی عاقڵ و ژیر و تێگەیشتوو پێگەیشتوو ئەوەیە کە خۆی پێداچوونەوە بۆ خۆی بکات، خۆی بزانێت چی کردووە، خۆی بزانێت لەکوێ ئەبوو ئەم کاری بکردایە لەکوێ ئەبوو نەیکردبایە پێش ئەوەی خەڵک ڕای بگرێت. و هەروەها پێشەوا عومەر دەفەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. أما شعارێکی گرنگە کە لە خلافەی ئیسلامیدا بالذات لە سەردەمی دەسەڵاتی ڕاشیدین دا بە واقعی جێبەجێ کراوە. هەموو بەرپرسێک، هەموو فەرمانبەرێک زانیوێتی کە پێویستە خۆی پێداچوونەوە بۆ کارەکانی خۆی بکات پێش ئەوەی خەڵک بۆی بکات. ئەگەر ئێمە لە ژیانی خۆماندا پێش ئەوەی کۆڕ و کۆبوونەوەیەک و پێداچوونەوەیەکی ساڵانە بکرێت، هەموو ڕۆژێک لە ڕۆژانی ژیانی خۆماندا پێداچوونەوە بکەین بۆ کارەکانی خۆمان، بێگومان من بەڕێزان کە زۆر سەرکەوتوو ئەبین و مەجالێک ناهێڵینەوە بۆ ئەوەی کە ڕەخنەمان لەبیژیرێت. ئیمامی ماوەردی کە زانایەکی گەورەی موسڵمانانە و یەکەم زانایە کە بە مفەسەلی لەسەر سیاسەی شەرعی نووسیبەتی، تێکستێک یاخود مەقطعێکی زۆر بە نرخی هەیە کە پێی وایە بێ ئینسانی ئیماندار و تێگەیشتوو لە هەر ئاستێکا بێ پۆستی هەبێ یانەی بێت، هەموو شەوەیەک پێداچوونەوە بکات بۆ کارەکانی ئەو ڕۆژەی کە خۆی کردوێتی. ئەوانەی کە خراپە وازی لێبێنێت، لێی دوورکەوێتەوە، بیگۆڕێت بە باش. ئەوانەی کە باشە باشتری کات و لەسەری بەردەوام بێت. دیارە ماوەردی کە ئەم قسەی ئەکا لە کتێبێکی بە نرخی هەیە بە ناوی ئەدەب الدنیا والدین.
يعني بكورتي وكوي أتكتي دنيا داري ودين داري بإما بلي هم بو دنيا هم بو دواروجي خومان قرنق إما همو شبك محاسبي خومان بكين نك همو حفتيك وهمو مانجك وهمو صالك دوتيك إمام علي فرميتي من استوى يوماه فهو مغبون هر کسی دو روزی وکو یک وابه دوراوا قازان جنکری و سرکوتو نبوا ای عملشو کسی سالک و 2 سال و 10 سالی وکو یک وابه بوی برزان راسی دا الاسلام دا گرنجی با کیفیتا نک با کمیت رنگا هل بواری کاری اوی برزا دیان شوانی دیگه هبه که وکو کمیت لئیو جماریان زیاتر به وکو هنده پیوری دنیایی کارکانیان لئیو پیشکوتو تر بیت بەڵام ئەوەی کە مهمە ئەمەی کە ئێوە ئیکەن لە بەخۆداچوونەوە لە پلاندانان لە دیاریکردنی هەنگاوە هەڵەکان و دوورکەوتنەوە لێیان لە زیشانکردنی خاڵە بەهێزەکان و بەهێزترکردنیان کەم شوێن لە وڵاتانی ئێمە ئیکات بەداخەوە بەتایبەت لە وڵاتانی ئەم ناوچەی ئێمە کەم جار ئەبینی بەرپرسان تەنانەت فەرمانگە تەربەویەکان تعلیمیەکان هەموو سێکتەرە سەحیەکان کارگەریەکان کەم جار ئەبینین لەسەر بنەمای پلان و پرۆژە کار بکەن هەر ئەبینی وەکو کورد دەڵێ خواوشی لێ ئەچنە ناو کارەکەوە بۆیە زۆر جار نەتیجەکە ئەوە نییە کە چاوەڕوان دەکرێت و زۆر جاریش پارە و پۆڵێکی لە حەد بەدەر لە کارەکانمانە سەر دەکرێت بەڵام ناگەینە ئەو نەتیجەی کە ئەمانەوێت چون نەتیجەکە پلان بۆ داڕێژراوە نییە و هەر شتێکە لە حەز و خولای خۆمانە هەیە قرآن فرميت ولتنظر نفس ما قدمت لغد مرۆڤێک سیر کات چی پێشخستووە بۆ بەیانی دوور و نزیک داهاتووی دنیا و دواڕۆژ ئینسانی ئیماندار ئەوێ بزانێ ئەمڕۆ چی پێیە بۆ سبینێ بەداخەوە ئێمە زۆر جار وەکو مامۆسایانی ئاینی غەدر لە هەندێک مستەلاحاتی شەرعی ئەکەین یعنی ئەم ئاەتە زۆر جار وا وێنەکرێت کە تەنها باسی ئەوەیە چیت پێیە بۆ قیامەت نە ئەمڕۆ چیت پێیە بۆ بەیانی ئەم شەو چیت پێیە بۆ ڕۆژی دواتر ئەم ساڵ چیت پێیە بۆ ساڵی داهاتوو کۆتایی ئەم ساڵ چی ئەەکەی کەوا بکەی ساڵی داهاتوو هەڵەکانی ئەم ساڵت دووبارە نەکردبێتەوە لە ڕاستیە وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد شعارێکی گرنگە کە ئینسانی ئیماندار لە ژیانی خۆیان جێبەجێ بکات و ئەمرهم شوڕا بەینەهم گرنگترین کاری شوڕا پێداچوونەوە و لێپێچینەوە و پلاندانانە پێداچوونەوە لەسەر ئەساسی پێداچوونەوە لێپێچینەوە و لەسەر ئەساسی پێداچوونەوە و لێپێچینەوە پلاندانان هەر بۆیە ئەهلی شوڕا کە لە ئیسلامە پێوتاوە ئەهلی عەقد و حەل واتە بەڵێنی داوە بە بەرپرسان و بەرپرسانی دیاری کردووە و توانیویشیتی لایەن بەرێت ئەم مەفهومە لەبەر ئەوەیە کە دەسەڵاتی هەیە پێداچوونەوە بکات ئەمە بۆچوونێکی هەڵەیە ئێمە پێمان وابێ لە ئیسلامە لابردنی بەرپرسی یەکەم نییە تا مردن نە ئەهلی عەقد و حەل واتە دایشی ئەنێت و لایشی ئەبا لەسەر ئەساسی کارەکانی نەک لەسەر ئەساسی هەر اعتبارێکی دیکە کە شرع اعتباری ناکات قرآن كأفرمي إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص زانيان فرميانا ببلانو بريخستن وأكريكتو آوابي كخوا فرمي وك بنايشي جواني ببلانو بأندازياري نخشي كشرابت ويلاقر هر مروفي خوي لآسي خوي بيبتي بكوشي ئەگەر نیەتیشی باش بێ ڕەنگە نەتیجەکەی ئەوە نەبێت کە چاوەڕوان کراو بێت بۆیە زۆر مهمە کە ئەنەهم بنیان مەرسوس شعاری هەر مؤسسەیەک بێت کە بڕوای بە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە هەر کارێکت کرد لە هەر شوێنێکدا وابیکە کە بیڕازێنیتەوە وابیکە کە پێت عەیب نەبێ خەڵکی هاو پیشەی خۆت هاو پسپۆڕی خۆت سەیرت کات و دڵنیابی لەوەی کە ئەگەر سەیر بکرێت و ئەگەر کاڵاکەی تۆ نەمایش بکرێ لەهی ئەوان باشتر بێ نەک خراپتر ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەمومان بیستمانە گرنگترین خاڵی تێدایە بۆ پلان بەڕێزان لە گەنجیە چی بکەیت کە لە پیریا ناتوانی بیکەیت لە دەوڵەمەندیە چی بکەیت کە فەقیری ناتوانی بیکەیت لە شاخیە چی بکەیت کە نەخۆشکەوتی ناتوانی بیکەیت و هاکەذا با لەسەر فەرمودەکە لەفظەن زۆر نەوەسم لەسەری ئێمە لەم فەرمودە ئەوە دەگرین کە ئێستا ئەتوانین کارێک بکەین با پلانی بۆ دابنین بۆ ئەوەی نەک کە کەوتینە ناو کارەکەوە ئەو جا بڵێن خۆزگە ئاوامان بکردا ئاوامان نەکردبا چون لە واقعدا زۆر جار ناتوانی شتێ بکەیت بەڵام پێش وەختە ئەتوانی بکەیت هەروەکو چۆن کە نەخۆشکەوتی ناتوانی ئەو شتانە بکەی کە لە ساخیە کردوتە کەواتە ناکرێ ئینسانی تێگەیشتوو لە بواری کارگێڕیدا بڵێ کە چوومە ناو کارەکە و پلان دانێم
عینی فەشەل ئەوەیە کە تۆ پێشتر پلانت نەبێ. ئێستا کە لە وڵاتانی خۆرئاوا وترێ خوتەی قەریبەة المەدا و متوسط المەدا و بعیدەة المەدا هەیە، لە ئیسلامدا بەڕێزان فقهی مەئالات هەیە، فقهی واقع و متوقع هەیە. چیت پێیە بۆ ئێستا و ئەو کاری کە ئێستا ئەیکەی چۆن ئەیکەی کەوا بێ بۆ داهاتوو نەتیجەیەکی بەرهەمداری هەبێت، نەتیجەیەکی باشی هەبێت. قورئان پڕیەتی لەم نمونانەی کە باسی مەئالات ئەکا، سەرنجامی کارەکان. ڕەنگە بە عەقڵی هەموو یەک لە ئێمە لە سوڕەتی کەهف کە خۆی پەروەردگار باسی ئەوە کە ئەم بەندە ساڵحە کە شتێکی عیبدار کرد، بە عەقڵی هیچ کەسێ لەو واقعەدا ئەمە کارێکی باش نەبێت، بەڵام بەپێی پلانێکی داهاتوو ئەم کارە کارێکی باشە. کەواتە زۆر جار گرنگە بەڕێزان ڕەعیەت کارمەندەکان ڕێز بگرن لە کەسانی سەر و خۆیان کە ئەوان بڕیارێک ئەدەن نەڵێن ئەم بڕیارە نەبوو بدرابایە، چون زۆر جار ئەوەی کە لەسەرەوەیە ئاگاداری مەسلحەت و مەفسەدەی ئەو ناوەندە زیاتر لە تاکتاکی کارمەندان و ئەندامەکان و ڕەعیەتەکان. بە هەمان شێوە ئەوانی سەریش ئەبێ ڕاوێژ بکەن بۆ ئەوانی خوارەوە بۆ ئەوەی کارێک نەکەن کە دواتر زیانی بۆ هەردوو لا هەبێت و ئەمانی خوارتر کارمەندەکان ڕەعیەتەکان نەڵێ پرس بە ئێمە نەکرا، ئەبێ پرس بکرێت، بەڵام لە کۆتاییدا ئەو بڕیارە ئەدرێت کە لە بەرژەوەندی گشتی بێ، نەک بەرژەوەندی تاکتاکی ئێمە. بەداخەوە وتم ئەمە دیاران فۆنتانە لێرە نییە وەلا لە لای خۆم بەو شێوازە نییە. دوو چیرۆکی زۆر کورت بەڕێزان زۆر کاریگەر لە قسەی پێغەمبەر یوسف صلی الله عليه وسلم لەگەڵ سەرکردە ذی القەرنەین. یوسف عليه الصلاة والسلام بە پلانێکی وردبینانە دووربینانە توانی قەومێک لە فەوتان ڕزگار بکە، فەوتانێکی محقق. هەمووتان ئەزانن وڵاتێکی وەکو میسر لە ساڵێکا 50 بۆ 100 بۆ 120 میلیمەتر بارانی لێبارێ. هەموو زەرعاتی ئەو وڵاتە لەسەر ڕووباری نیلە. 7 ساڵ ڕووباری نیل ئەگەر وشکات خەڵک شتێک نییە بە ناوی ئەوەی زەرعات و کشت و کاڵ و دانەوێڵە و بەرهەمی بێنێ و بیخوات. لێرەدا کە سەیدنا یوسف عەلەیهی السەلام پێیان ئەفەرمێت ئەم 7 ساڵە دەئەبەن لە هەندێک لە قراءەتەکان و ڕیوایەتەکاندا دەئەبەن و دەئەبەن بە واتای ئەوەی زۆر بە خۆماندووکردن بە کاری بەردەوام، نەک ئەوەی کە ئەوتێ یعنی عورفی خۆتان چۆنە ئاواوە هەڵەیە، یعنی بە ماندوونە ناسانە ئەم 7 ساڵە لێ بڕێن کار بکەن، کەمێکی لێ بخۆن، ئەویکەی پاشەکەوت بکەن، ئەوەی کە هەڵی ئەگریت لە تۆکلەکەیە هەڵی بگرا بۆ ئەوەی خراپ نەبێت، دواتریش بە پێی پێویست دابەش بکرێت. کەواتە ئەمە هیچێکە لە ئەو پلانانی ئەکرێ مرۆڤایەتی شانازی پێوە بکا بەڕێزان. ڕاستە ئەمە پێغەمبەر بۆ سەلامی خوای لەسەر بێت پشتبەست بۆ وحی خوایی، بەڵام چیرۆکەکە بۆ ئێمە ئەم سوودەی تێدایە کە ئێمە بە پلان کار بکەین. ئەگەر مؤسسەیەک پلانی هەبێت ئەزانێ ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەم مؤسسە تووشی قەیران بوو لە ئێستەوە کار بکا بۆ قەیرانەکە، نەکە کەوتە ناو قەیرانەکە ئەو کاتە پلان دابنێ. لە چیرۆکی ذی القەرنەین بەڕێزان وانەیەکی زۆر گرنگ هەیە کە بالضبط ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت لێرە گرنگی پلان. قال ما مكنني فيه ربي خير ما مكنني فيه ربي خير. تەواوی قسەکە بخوێنەوە ئێستا ڕەنگە کات دەرفەتنەیە. ذی القەرنەین سەلامی خوای لەسەر بێ یەک کاری نەکردووە کە بە تاقەی بەشەری ئەو سوپاکەی ئەو کرابێت. هەموو کارەکە ئەو قەومە خۆیان کردویانە. ئەم تەنها تەوجیهی کردوون، ئێرشادی کردوون، عەقڵەکەی ئەم بووە. کەواتە بەڕێزان زۆر گرنگە لە ئیسلامدا ئێمە پند لەم چیرۆکانە وەربگرین. بە هەمان شێوە ئەوەی سەیدنا یوسف عەلەیهی السەلام، سەیدنا یوسف نە فەلاحەتی کردووە، نە خۆی خاوەنی عەمبار بووە، عەمبار دروستکا بۆ خەڵک، نەوەستا بووە، تەنها فکرەکەی ئەو بووە. ما مكنني فيه ربي خير، يعني ئەو عەقڵیەتەی کە لای من هەیە لای ئێوە نییە، ئەوەی کە من بە پلان ئیژەکەم کە ئێوە بە پلان ئیژ ناکەن، ئەوە باشترە لەوەی کە ئێوە پێشنیاریەکەن بۆ من. بۆیە پلان بەڕێزان بریتیە لەوەی کە عەقڵێک توانایەک لای تۆ هەیە لای خەڵکی دیکە نییە. ئەم عەقڵیەت و توانایە وا لە تۆکا کە بتوانیت خاڵیتەی تەریق چۆن ئەو تێدا بنیت، داهاتوو بخوێنیتەوە، دووربین بیت، بەڵام مەرج نییە تۆ ئیمکاناتە ماڵیەکان و تاقە بەشەریەکان هی تۆ بێت. کەواتە بە نەسی ئەم ئایەتە ئیمکاناتە عەقڵیەکان گەورەترە لە ئیمکاناتە ماڵیەکان. یا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ ئەحصوا لي كم يلفظ الإسلام. پێم سەلام سەرژمێری بە معنای ئیمڕۆ ئیحصاء بە دوواداچوونی کردووە چێ ئیمان دێنێ، چۆن ئیمانی هێنا، لە شوێنەکەی خۆیان پێگەی چی بۆ پێشەوەی ئیمان بێنێ، ئێستا چی پێ بسپێرین باش تێکی ئیمانی هێناوە. کەواتە هەم پرسیارکردن لەوەی کێ ئیمانی هێنا، چۆن ئیمانی هێنا، پێشتر چی کردووە و لە ناو کۆمەڵەکەی خۆیان چ بێگەیەکی هەبووە،
بەدواداچوونە هەم دەستپێکە بۆ پلاندانان بۆ ئەوەی بزانین بەم ژمارەیە بەم کەسایەتیانە ئێمە چی بکەین بۆ داهاتوو. لە کۆتاییەکانە خۆشەویستان بۆی زۆر کاتان نەگرم، قورئانی پیرۆز نمونەیەک دێنێتەوە لەگەڵ تەوجیهێکدا بۆ ئێمە. ئەفەمەن یەمشی مکبەن عەلا وەجهیهی ئەهدا ئەممەن یەمشی سەویەن عەلا صراط مستەقیم. ئایا کەسێک کە سەیری ئەم لاولا ناکات، یەمشی مکبەن عەلا وەجهیهی یعنی ئاوا ئەڕوات، یعنی کەسێ بێ پلان کار ئەکات. هەر زۆر بە کورتی کەسێک کە سەردا ئەخات یعنی ئاگای لەولا لە دوای خۆیەوە لە پێش خۆیەوە نییە، هیچ نابینێ، بۆیە هەموو لەحظەیەک معەڕەزە بە ئەوەی کە بکەوێت. کەسێک کە لە هەر بوارێکدا لە دنیادا دەسەڵاتی هەبێ، ڕۆڵی هەبێ، دەوری هەبێت، ئەگەر پلانی نەبوو وەک ئەو کەسە وایە کە چواردەوری خۆی نابینێت و هەموو لەحظەیە معەڕەزە بە ئەوەی بکەوێت. قورئانە فەرمی ئەم کەسە باشترە کەسێکە لەسەر ڕێگەیەکی شارەگەیەکی ڕاست ئەڕوات. شارەگەیەکی ڕاست وەکو وتمان ئێمە ناکرێت ظڵم بکەین لەم چەمکانە هەر بڵین تەنها بەس پێی جانەبە دینیەکەیە، نە، لە جانەبی دنیاییشدا کەسێک کە بە پلان کار ئەکات، کەسێک کە بەرنامەی هەیە، کەسێک کە دووربین و وردبینە ئەزانێت چی ئەکات و بۆ ئەیکات. جا ئێرشادەکەش ئەوەیە کە پێغەمبەری ئێمە فەرمێ صلی الله عليه وسلم، يعني بأمتكي أفرمي لجروش ناي فرمانكي خواوة كخوابي أفرمي قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة. على بصيرة يعني بيشواني أو كسيك تشاوي بستو تشاوي جيراو نابينه، يعني منوك أو كسنيم كسيري أملا ولا يخويناكات، يعني من ببلانو بدوربينية وأرام هربوية بيغمر سلامي خوالي سبيله همو جياني خوي دا ببلان كاري كروا برزان، لا دعوي سري دا لا دعوي جهري دا لا كوش كردن بو حبشة بو مدينة لە هەموو کارەکانی خۆیدا بە پلان کاری کردووە. یەک نمونەی زۆر بەسیط زۆر ڕێزان لە کۆچدا کە غاری ثەور اختیارەکە لەبەروی پێچەوانەی ڕێگای ڕۆشتنە بۆ مەدینە، کەس عەقڵی بۆ ئەوە ناشێ بەعەکسی ڕێگایە ڕۆشت بێت. لە بەیعەی یاخود لە سوڵحی حودەیبیەدا بەڕێزان، لە سوڵحی حودەیبیەدا کاتێک کە رازیە بەو بەندانە لەبەر ئەوەیە مەئالەکەی ئەخوێنێتەوە، پلانێکی گەورەتری داناوە کە ئەم ماوەیە هودنەیەک ئاگر بەستێک بکا لەگەڵ قوڕیشە لەم ماوەیە چی بکات، چ دەستکەوتێکی هەبێ. هەر بۆ وتم زۆر جار ئەوانەی سەرەوە ئەزانن چی ئەکەن. لەو نمونەدا کیباری سەحابە ڕەزای خۆیان لەبێ پێیان خۆش نەبوو، بەڵام قورئان بە فەتحە مبینا وەصفی ئەکات، چون پێغەمبەر صلی الله علیه وسلم عەلا بەصیرە ئەم بڕیاری داوە، عەلا بەصیرە ئەزانێت بۆ ئەمە ئەکات. لە کۆتاییدا بەڕێزان کە قورئان فەرمێت خوای پەروەردگار بەڵێنی داوە بە ئێوە کە چێ ئەکا بە جێنشین لەسەر زەویدا، ئەوانەی کە الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض. الذين آمنوا منكم وعملوا الصالحات وعملوا الصالحات أونية من تنها بهم وابي أجر شونوش مزور بوروجم زور بولا بواركي خم بيشكم جناب تانا تاوريكي تندرسيا كاركن أجر بتانا بيشنج من نبواريا برش أونية بلي من زور متقيم كواتب ويا بيشنج بهم وكوتم عملوا الصالحات لقرآن دا زور مفهوم واتاو دلالتي فلاوان ترى لو يكتب في دوابة تنها عبادته لبواركي خود دا خدمتك ومروفايات عبادته لبواركي خود دا بلانت هبيو ببلان إيش بكوش كزنه هني عملي صالحية ويزور ولات الإسلامي ودعوة دينوا زيانية عملي صالح بالنسبة لسركردة وشتيك بالنسبة من وشتيك ديكيا بالنسبة لسفا وشتيك بالنسبة من وشتيك ديكيا بالنسبة بازرگانك وشتيك بالنسبة ديشك وشتيك ديكيا كواتا هر کس ول بواري خويا اگر عملي صالحي کرد خوای پروردگار يعني شي كاته جنشين يعني لو بواري پیشکی پی بخشه سیاسيك بي لبواركي خوتا عملي صالح بكيت ابيت پیشنگ لي سياسي كان طبيبك بي لبواري خوتا عملي صالح بكيت ابيت پیشنگي طبيب كان بويا برزان لكوتايدا بوي زور سرتان نيشنم مفهوم مصطلح واتاو محتوى مغزاي بيداشونوا وهروها بلان دانان اويك آيني بيلوت الإسلام چه قرآن چه سنة پیغمبر صلى الله عليه وسلم ديان شون دابو امي بيان اكات اما شون وابكين سود وربگرين لهالكان من بو اوي دوباريان نكينوا شون خالب هزكان دياري بكين بو اوي لسري بروين بنسبة اما واستبرزان ليرا يكشك لعمل صالح كان من اويكا خلقك متماني بإما هي ليرا تاوري تندرسي سمات خلقك متماني زياتي به هي لروي بوارا صحيك ولا شون كان يديك زياتر أم متماني لزنين برزان يعني بداخة ولا زور شون لولاتي إما كاري بزشي كراوة كاري كي بازرگاني
بواری پزیشکیە بێ ئەخلاقیاتی پزیشکی تێدا ڕەچاو بکرێت هەروەها لە ڕووی ئیدارە و لە ڕووی کارمەندەکانەوە ئەبێ شروط و یاسا و ڕێسا و ضوابطی شەرعی ڕەچاو بکرێت لە بینی پزیشکان و نەخۆشەکاندا ڕەچاو بکرێت بۆی ئەو متمانەی کە ئەم تاوەڕێهێتی دەستی نەیات من کۆتایی سپاسی ئەوەکەم و داوای لێبوردن نەکەم ئەگەر کاتم زیاد لە حەدگرتی بێت و سەری ئەوەی بەڕێزم ئێشان دەبێت زۆر بە کورتی جارێکی دیکە جەخت لەسەر ئەوەکەمەوە بەڕێزان کە ئەگەر ئێمە بمانەوێ بەندەیەکی ساڵح بین و لە بواری خۆمانە عیبادەت بکەین عیبادەت تەنها پەرستشی نێوان خۆمان و خوا نییە هەر بوارێکت پێ سپێردا ئیتقانی تێدا بکە بەڕێک و پێکی بیکە وا بزانە خوا سەیرت ئەکا و چاویەتە گەورەترین مەبدەئی پێداچوونەوە ئەوەیە کە لە مەبدەئی ئیحساندا هاتووە حەدیثەکەی جبریل پێناسەی ئیمان و ئیسلام و ئیحسان زۆرمان گرنگی ئەین بە یەکەم و دووهەم بەڵام گرنگی ناین بە سێهەم ئەسڵی فەلسەفەی سەرکەوتن ئەوەیە تۆ بەندەیەکی موحسین بیت بزانی هەر کارێک کە ئەەکەیت لەژێر چاودێری دایت نەک تەنها چاودێری مدیرەکەت چاودێری مدیرێکی باڵاتر لەوە ئەو جا کە ئاوا کارمان کرد حتمما هەر خۆمان لە ذاتی خۆمانە پلانمان ئەبێ بۆ ئەوەی چۆن وا بکەین پێشکەوتوتر بین و چۆن وا بکەین خەڵکیش و چواردەورەکەمان و خوای گەورەش لە خۆمان ڕازی بکەین والسلام علیکم ورحمة الله وبركاته زۆر سپاسی پرۆفیسۆر دکتۆر بەختیار نەجمەدین دەکەین بۆ خستنە ڕووی گرنگی پێداچوونەوە لە ڕوانگەی ئیسلامەوە بەڕێزان بە ناوی دەستەی باڵای بەڕێوە تەندروستی سمارت بە خێرهاتنی کاک ئازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری سلێمانی دەکەین بەخێر بن بەڕێزان ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر فەهمی حوسێن دەکەین بفەرمێت بۆ خستنە ڕووی ئەجێندای هەر سێ ڕۆژی پێداچوونەوەی ئەم ساڵ بەنای خۆی بەخشندەی میهرەبان بۆ ئەو بەڕێزانی کە لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی ئانۆڵ ریڤیۆکە لەگەڵمان بەشدار نابن پێمان خۆش بوو بریفێکتان کورتێکتان بۆ باس بکەین کە ئێمە بەتەمای چی بکەین لەم سێ ڕۆژەیە بێگومان سێ ڕۆژ ئەخایانێت ئانۆڵ ریڤیۆکە هەموو ڕۆژەکانی لە سەعات 7:30 بۆ 8 دەست پێکە تا سەعات نزیکی 12:01 لە ڕۆژی یەکەمە ڕۆژی یەکەم ئفتیتاحە کردنەوەیە تیا ئانۆڵ ریڤیو ئەناسێنین بە خۆمان و بە ئەندامان و بە میوانەکان و بە کارمەندەکان و دوو محاضەڕی کورد یا دوو پریزنتیشنی کوردمان هەیە لەسەر ئەوەی کە دەستکەوتەکانی سمارت لە ساڵی ڕابردووە چی بووە بە کورتی ئەیبڕینەوە ئینشاءڵڵا لە ڕۆژی یەکەمە لە ڕۆژی دووەمە ڕۆژی دووەم چەند چالاکیێکی تیاابێ چالاکییان دوو پریزنتیشنێکیان ساینتیفیک کات سیستەم ئەمە چییە؟ هەموو ئەو پزیشکانی لێرە لە داوامیان کردو لە تاوەری تەندروستی سمارت لە ماوەی ئەم ساڵایە بە چەند پێوەرێکی زانستی هەڵسەنگێنراون هەرێکیان هەر پێوەرە زانستێک سکۆرێکی هەبووە ڕقەمێکی هەبووە دوای ڕقەمەکە کۆکراوەتەوە هەر پزیشکێک لای ئێمە ڕقەمێکی بۆ دروست بووە کە ئەوە ئەگەر جایز بێ بڵم نامەی ئەعمالی ئەمساڵەتی لە بوارە زانستیەکە لە بوارە ئیدارەکەیشا بە هەمان شێوە لەبەرەوەی پزیشکان بەرکەوتنێکی زۆریان لەگەڵ ئیدارا هەیە و لەوانەیە لە هەندێک شوێن کێشە بوو بێ کە پزیشک بەپێی پێویست لە ڕووی ئیداریەوە با بڵین نەچوە بەدەم کارەکانەوە بۆیە ئێمە کاتێکی ترمان هەیە سکۆرێکی ترمانێ سکۆری ئیداریە ئەم پزیشکە تا چەندێک ئیداریەن هاوکار بووە ئەویش ڕقەمێکی تر وەرەگرێت جاتر سکۆرێکی تر وەرەگرێت ئەمە بە پریزنتیشن یەک بەیەکی ئەو پزیشکانی لەم تاوەرە داوامەکەن یەکسانەکرێن بە یعنی ڕقەمێک ئیعلانەکرێت کە بریتیە بێ لە سکۆری ئەو پزیشکە لە ڕووی ئیداری و لە ڕووی زانستیەوە بێگومان چۆن ئەم کاڵکولیشنانە کراون هەمووی بە ڕێنمایی کراوە ڕێنمایەکان ئەگەر چی تۆزە درەنگیش بڵاومان کردەوە بەڵام بڵاو کراوەتەوە و قابلی دەستکاری نییە بۆ ئەمساڵ ڕێنمایەکان بەڵام ئەکرێت لە پلانەکانە کە باسیەکەین ڕۆژ سێم پلانە ئەکرێت هەندێک لەو ڕێنمایانە ئیدیت بکرێت شتێکی ئاساییە شتێکە خۆمان لەسەر ڕێککەوین هەر لە ڕۆژی دووەمە پریزنتیشنێکمان هەیە باس لەوە کە چی ئۆپەری چ عملیاتێک چ تەشخیصێک لەم تاوەرا کراوە و
بەدەستکەوت ئەتوانی ناویبەرین بۆ منە کۆمەڵی نەشتەرگەری کراوە لەم تاوەرە تەنها لەم تاوەرا کراوە لە سەرتاسەری عێراقا کۆمەڵی نەشتەرگەری کراوە لەم تاوەرە لە کوردستانە بەس لەم تاوەرا کراوە کۆمەڵی نەشتەرگەری کراوە لەم تاوەرە لەم سلێمانیا بەس تەنها ئەو نەشتەرگەرانە لەم تاوەرا کراوە لە سلێمانیا ئەو دەستکەوتانە هەم وەکو تەشخیص یان لایەنە باڵتنیەکەی هەم وەکو نەشتەرگەری لایەنی نەشتەرگەرەکەی باس دەکرێ هەروەها کۆمەڵی مێدیکەڵ دیپارتمنت کۆمەڵی بەشی طبیمان هەیە لێرە وەکو لاب وەکو فارمەسی وەکو ئەوانە ئەمانیش کۆمەڵی ئەچیڤمەنتیان هەیە کە کۆمەڵە دەستکەوتیان هەیە کە بە دەستکەوتی ناوازە ناوەبرێن عینیشت پریزنتێشنێکی تایبەتمان هەیە سەبارەت بە ئەو دەستکەوتانە هەروەها کۆمەڵی دەستکەوتی ترمانەیە لە بەشە نازانستیەکانەوە بۆ منە لە سیانەوە بۆ منە لە پاکوخاوێنیەوە بۆ نمونە لە هەر بەشێکی تری نازانستی ناو تاوەری بۆ منە ئیدارە دەستکەوتی ئیدارە چی بووە ئەوانە باسەکرێت بە تەفاسیل نمونەیەک لەم دەستکەوتانە لە دوو پریزنتێشنەکەی ترا ئەبینن لە ئەمڕۆیە بەڵام ئەوە سامپڵێکە هەڵبژێراوە وەگەرنا لە ڕۆژی دووەمە بە تەفاسیل باسیەکەین خاڵێکیکە هەر لە ڕۆژی دووەمە باسەکرێت ریڤیو یان پێداچوونەوەی پلانەکانە یعنی ساڵی ڕابردووی ئەمە وتومانە فلان کلینیک پلانە چییە بۆ ئەم ساڵ وتێتی پلانی من ئەمە و ئەوە و ئەوەیە ئەمڕۆین لە ڕۆژی دووەمە مطابقەکەین ئەو پلانانەی ساڵی پێشوو باسی کردووە ئەوەی جێبەجێت کردووە لە سەداسەنی جێبەجێ کراوە بۆچی ئەوانەی جێبەجێ نەکراوە مراجعەیەکی پلانەکانی ساڵی ڕابردوومانەکەینەوە بۆ مێدیکەڵ دیپارتمنتەکان بۆ کلینیکەکان بۆ نەن مێدیکەڵ دیپارتمنتەکان کەواتە ڕۆژی دووەم بریتیە لە دەستکەوتەکان و بریتیە لە مراجعەی ساڵی ڕابردوو لە پلانە چۆکو شەخص وەکو پزیشکان چۆکو بەشەکان و بەشە تۆبیەکان و بەشە غێر تۆبیەکان ڕۆژی سێم کە ڕۆژی کۆتاییە پلانمان چییە بۆ ساڵی داهاتوو دیسکەشنی پلانەکانەکەین وەکو کلینیکەکان پلانمان چییە وەکو مێدیکەڵ دیپارتمنتەکان پلانمان چییە وەکو نەن مێدیکەڵ دیپارتمنتەکان پلانمان چییە و هەر لەم ساڵەیە کۆمەڵی خەڵکان لەم تاوەران ماندوون شتی جیاوازیان کردووە کۆمەڵی خەڵکان نێرسەکان لە ئیمتیحانەکانە سەرکەوتنیی گەوریان بەدەستێنا ئەوانەی کە سەرکەوتون لە هەر بەشێک کۆمەڵێک یان بۆ منە کەسێک لە کادەکانە دەرەجەیەکی باش بەدەستێنابێ ئەمانە هەر هەموو سوپاس دەکرێن خەڵاتێکی خەڵاتیان بۆ دیانی کراوە چ لە ڕووی مادی چ لە ڕووی معنەویەوە بە کورتی ئەوە پێداچوونەوەی ساڵانە بوو بۆ ئەم ساڵمان بۆ هەر سێ ڕۆژەکە زۆر سوپاس بۆ ئامادەبووتان زۆر سوپاسی دکتۆر فەهمیەکەین خۆشەویستانم وەک دکتۆر فەرمووی تاوەری تەندروستی سمارت لە دوو ئاسدا گرنگی بە دەستکەوتەکان داوە دەستکەوتە زانستی و پزیشکیەکان و دەستکەوتە ئیداریەکان ئێستاش زۆر بەڕێز دکتۆر عەبدولفەتاح حەورامی دەستکەوتە زانستیەکانی تاوەری تەندروستی سمارت لە ساڵی ڕابردوو دەخاتە ڕوو با بەڕێزیان بفەرمۆن بەنای خوای گەورە تام بۆ من ناخۆشن شدەوەی لە پشتی ئەمەوە بوەسی بەڕێزان بە خەراتێم وەلایەکەم جارێکتر ئەو دروشمەی کە سماد هەڵی گرتووە کە بریتە لە سماد وەرچەرخان لە چەند ڕوویەکەوە یەکێک لە ڕۆ زۆر گرنگەکان کە بوعدە عیلمیەکەیە بۆیە بە کورتی هەوڵم ئاماژە بم بۆ خاڵانەی کە سماد بەدەستی هێناوە لە بوارە زانستیەکەیە تەمان هەوڵێن بە شێوەیەکی گشتی لە سێ ئاستا بابەتەکەمان تەقدیم کەین دەستکەوتەکانی بواری زانستی بە شێوەیەکی گشتی لەگەڵ دەستکەوتەکان لە بواری نەشتەرگەریە پاشانیش دەستکەوتەکان لە بواری تەشخیسیە لە بواری دەستنیشانکردنی نەخۆشیەکانە بەڕێزان طبعاً ئەوەی کە لێرە ئەبینن لە بوارە زانستیەکانە ئەم داتایانە لەم بوارانەیە سمارت پێشەنگ بووە و سمارت کاری زۆر نەوعی کردووە و کاری زۆر جیاوازی کردووە یەکێ لەوانە لە بواری توێژینەوەی زانستیە یعنی بەلاتان وسەی نەبێ ئەو ڕقەمەی کە لێرە ئەیبینن کە سمارت لە پار ساڵە 146 توێژینەوەی ئەنجام داوە لەمانە 83یان بڵاو کراونەتەوە لە مجەلە زۆر باشە جیهانیەکانە و 63یان لە پرۆسێسی بڵاوکردنەوەیان ئەم ڕقەمە لەوە چە ڕقەمێکی سەهل بێتەوە لێرە بیبینی ئەوەی کە ئەکادیمی بێ ئەزانێت جامعاتمان هەیە لە عێراق و هەرێمی کوردستانە زانکۆیە
کە ئیشی سەرەکی توێژینەوەی زانستیە خاوەنی ئەو ڕقەمە نیە لە پارساڵە. یعنی ئەو دەستکەوتێکی ئەجگار گرنگە و نموزەجێکی فەریدە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەند، حتا جیهانیش کە موئەسسەسەیەکی خۆی لە حەقەتە پیولی ئەکادمی نییە، خەدەمیە کە وەکو سمارت کە خەدەماتی طبیعەیە ئەوەندە توێژینەوەی هەبێ. پاشانیش ئەوەی کە توانیوێتی لە ساڵی ڕابردووە نزیکی 90 ئیمپاکت فاکتەر، ئیمپاکت فاکتەر بەڕێستان نەزانن ئەو پێوەرانن کە ئەو مجلە بەناوبانگانەی جیهان بۆیان دانراوە کە توێژینەوەی تیا بڵاوەکرێتەوە، کە ئێستا جامعاتی وامان هەیە لە عێراق و هەرێمی کوردستانە بە دەفتەرە دۆلار سەرڤەکەن بۆ چەند ئیمپاکتێکیان دەستکەوێت، کەوەش بۆ خۆی دەهاتە دەستکەوتێکی زۆر زۆر گرنگە. و تا ئێستا توانراوە لە سمارتان نزیکی 635 جار ئەو توێژینەوانی کە سمارت کردوویەتی توێژەری جیهانی وەکو سەرچاوەی زانستی بەکاری بهێنن، یعنی ببنە مەرجەعێکی زانستی بۆ توێژەرە جیهانیەکان و توێژینەوەکانی سمارت بەکار بهێنن وەکو سەرچاوەی باوەڕپێکراو. پاشان ئێمە یەکێک لەو ئیندەکسە گرنگانەی هەمانە بۆ پلەبەندکردنی توێژینەوەی زانستی سکۆپەسە. سکۆپەس سمارت تا ئێستا ئەو پەیپەرانەی کە هەی بووە 130 پەیپەری لە سکۆپەسا هەیە. سکۆپەس ئیندێکسێکی جیهانیە بۆ ئەوەی کە ئەو توێژینەوانەی بەپێی ئەو ئیندێکسانە بڵاو ئەکرێنەوە، بەپێی ئەو دامەزراوانە بڵاوەکانیان توێژینەوەیکی معتەبەرن، باوەڕپێکراون، فەیک نین. پاشانیش تا ئێستا زیاتر لە پار ساڵە، تەنها لە پار ساڵە تیمی پەیوەندداری تاوەری تەندروستی سمارت زیاتر لە 100 ڕاوێژی یاوە بە توێژەرەکان لە ناو خۆ لە دەرەوەی سمارت، لە دەرەوەی سلێمانی، حتا لەوچە لەسەر ئاستی عێراقیش بۆی بتوانن پێویستیان بە ڕێنماییەک هەبێ بۆی بتوان توێژینەوە ئەنجام بن، ڕاوێژیان لە تاوەری تەندروستی سمارت وەرگرتووە. و هەروەها سمارت توانیوێتی داتا دابین بکە کە زۆر زۆر گرنگە بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی بۆ زیاتر لە 80 کەس، زیاتر لە 80 کەس کە پێویستیان بەم داتایانە بۆ لە خوێندکارانی بەکالۆریۆس، ماستەر، دکتۆرا، سمارت توانیوێتی هاوکاریان بکە و داتا ڕادستیان بکە، داتایان پێشکەشکا کە زۆر گرنگە بەڕاستی. و لە پار ساڵە لەناو تاوەری تەندروستی سمارت لەلایەن دکتۆرەکان و لەلایەن کارمەند و ستافی تاوەری تەندروستی سمارتەوە بەشداری کراوە لە نزیکی 33 مؤتەمەری نێودەوڵەتی، کۆنفرانسی نێودەوڵەتی، کە ئەوەش بەڕاستی ڕقەمێکی گرنگە و بەشداری کراوە لە زیاتر لە 35 خولی ڕاهێنان و خولی پەرەپێدان. سمارت یەکێکی تر لەو ئیبداع جوانانەی کە کردی مەسائلی فاست تراک ریڤیو بوو. فاست تراک ریڤیو بۆ بەشە جۆر بە جۆرەکان کە لە پار ساڵان نزیکی 18 فاست تراک ریڤیو ئەنجام دراوە لەم تاوەرەیە، ئەوەیە لە بوارێکی اختصاسیە کۆمەڵی دکتۆری معنی لەسەر ئاستی تاوەری تەندروستی سمارت، شاری سلێمانی، هەرێمی کوردستان، عێراق، جیهان کۆ ئەکاتەوە لەسەر بابەتی قسەکەن کە پار تەنها پار ساڵانی بە تێکڕایی لە هەموو مانجەکە فاست تراک نیوێک ریڤیو کراوە لێرە، کەوەش بەڕاستی شتێکی نەوعیە و شتێکی زۆر زۆر گرنگە. یەکێکی تر لە خاڵە زۆر ناسەرەوە و زۆر جەوهەریەکانی سمارت بریتێ لە MDT. MDT یعنی تیمی فرەپسپۆڕی، کاتێک نەخۆشیەکت بۆ دێ لە چەند ئەبعادێکەوە سەیر دەکرێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتێکی باشتر، یان لە باتەوەی دکتۆرێ بە تەنها قەرار لەسەر نەخۆشیە با خۆتان نەزانن، تیمێکی پسپۆڕ لە بوارە پسپۆڕیە جۆر بە جۆرەکانە، چ بە تەشخیص، چ بە ئیستۆپاسۆلۆجی، چ بە مەسائلی پسپۆڕە پەیوەنددارەکانی تر پێکەوە دائەنیشن و مناقەشەیەکەن و پار ساڵ زیاتر لە 150 MDT لەم تاوەرەیە ئەنجام دراوە کە بە دڵنیایی و نموزەجێکی فەریدە لەسەر ئاستی عێراقا. ئەوە خزمەتێکی زۆر نەوعی زۆر گرنگ بۆ نەخۆشەکە، ئەو نەخۆشانەی کە حاڵەتی زۆر ئاڵۆزیان هەیە، تیمێک بڕیاری لەسەر ئەیە و ئێمە نزیکی 7 MDTمان هەیە بە تقریبا لە هەفتەکەیە گە دابەشێکی هەموو ڕۆژێک MDTێکی بەرەکەوێت کە ئەوش دیسان خاڵێکی زۆر گرنگە.
یەکێک لەو پرۆگرامانە کەمانە لە پاس ساڵا پرۆگرامی 4M هەر حاڵەتێک کە تووشی مضاعفاتێک ئەبێت کە تووشی مردنێک ئەبێت کە واردە ڕوئەیە لە هەموو مؤسسەیەکی طبیە ئێمە ناهێڵین ئەوە بڕوات لەبەر تیمێکی بۆ ئەگیرێەوە لە دانیشتنی مانگانەی پزیشکانە پێشکەش دەکرێت و مناقەشەکرێ بزانین ئایا ئەو حاڵەتی وەفاتە ئەو مضاعفاتە هیچ کەم تەرخەمێکی تیا بووە هیچ قەرارێکی نەگونجاوی تیا بووە کە پار ساڵ بە تەنها چوار ئەم فەڕێمانە ئەنجام دراوە. یەکێکی تر لە دەستکەوتە زۆر گرنگ و زۆر نەوعیەکان کە سمارت بەدەستێنا تاقیگەی سمارت توانی بڕوانامەی ئایزۆ بەدەست بهێنێت. تامان عەزیزان بەد برادرانی ئیدارەی خۆمان ئەو تیمێکە سەرپەرشتی وەرگرتنی ئایزۆکەی کەدان چەند ماندوو بوونەمە لێرە دەستخۆشیان لێکن بە یەک ڕقەماوە پیشانیین بە سەرێشەکە و ماندووبوون و جوهد و تێکۆشان و هەوڵ و ڕێگەیەکی دوور و درێژ تاوەکو توانیان ئەو بڕوانامەیە بەدەست بێنن کە بەڕاستی زۆر گرنگە لە بواری کواڵیتیە لە بواری کواڵیتی تاقیگەیە کە دەستکەوتێکی زۆر گرنگ بوو بۆ سمارت لە حەقەتە. و ئەوەی کە ئێمە یەکێکتر لە خاڵن ناسەرەوەکانی تاقیگەمان لە حەقەتە بریتیە لە مەسائلی دەیلی کالیبرێشن عەزیزان دقەی فەحسەکانی مختبەر زیاد دەکات کە دکتۆر زۆر ئەتیمادی خاتە سەر لە قەرارە و ئەتوانم بڵێم لە کورسانەوە بزانم یەک مختبەری تر هەیە کە دەیلی کالیبرێشنەکە بەس ئەو دەیلی کالیبرێشن سعری ئەو مختبەرەی تر ئەتوانم بڵێم دەبڵی سعرەکانی سمارتە. سمارت بە عینەن سعر خۆی هیچی نەگۆڕیەوە دەیلی کالیبرێشنی دەکات. دەیلی کالیبرێشنەوەیە بە زمانێکی عەشاری خۆمان دنیای مەواد سەرڤەکەی بۆ ئەوەی زەمانی جەودەی جیهازەکان ڕۆژانە بپارێزی کە ئەوە وەکوتم هەموو مختبەرە پێی ناوێت لە خۆشبەختانە لە سمارت تاکرێت بەبێ ئەوەی سعری بەس کردوێتەوە بەبێ ئەوەی تەئسیری لەسەر سعری لابی سمارتە بێ. طبعا یەکێکی تر لەو خاڵە ناسەرەوانەی کەمان مەسائلی بلوکۆدە لە سمارتدا. بلوکۆد پرۆگرامێکی گرنگە کاتێک کە لە یەکێ لە شوێنەکانی سمارتە حاڵەتی ڕوئەیە نەخۆشێکە لە کلینیکێکا دانیشتووە کت و پڕتوشی حاڵەتێک ئەبێت. ئێمە بەڕاستی پرۆگرامی بلوکۆدمان ئەکتیڤ کردووە لە جەماعەت تۆ ئەمە مشکلی تەکنۆلۆجیە زانین سەرێکی ئەم ڤیدیۆ بچووکەکەن بۆی لە کۆنسێپتی بلوکۆد تێبگەین. ئەمە نەخۆشێکە لە کلینیک دانیشتووە چاوەڕێیەکە تووشی حاڵەتێک ئەبێت. چەند خەڵکێک تەدریبی پێکراوە یەکسەر کاتێکە سکرتێرەکە داوای بلوکۆد دەکات لە ڕێگەی مایکەکانی ناو سمارتەوە ئەمە دکتۆرەکەی خۆی یەکەم جار ئاگادار دەکاتەوە تەقییمێک دکتۆرەکە ئۆردەرەیە ئەڵێ بلوکۆد داوا بکە کە بلوکۆدی داوا کرد لە هەموو قاتەکانە چەند کەسێکی پەیوەنددار تەدریبیان پێکراوە هەمووی ئیشی خۆی بەجێڵێ ڕووەکەنەوە نەخۆشە. طبعا بەپێی داتای ئێمە لە یەک دقەیە تا دقە و نیوێک لە هەموو قاتەکانەوە ئەو کەسانی کە مەسئولن بەو مەلەفە ئەگەنە سەر نەخۆشەکە لە شوێنێکی سمارتە هەبێت. طبعا یەکێک لەو پرۆگرامە ناوازانە عەزیزان ئێستا سلێمانی بەپێی کۆتا ئامارەکانی ڕووپێوی یونسێف کە ڕووپێوی میکسی شەشەمە لە 2018 کرا و بەپێی داتای ڕێکخراوی تەندروستی جیهانی لەسەر ئاستی ئەنجامدانی نەشتەرگەری مناڵبوون قەیسەریە گەشتوونەتە سەر هێڵی سوور یعنی لە ناوچەی مەترسیداران. طبعا ئەمە لە ڕووی بۆعدی علمیەوە خەتەرێکی زۆر گەورەیە بەڕاستی مشکلەیەکی زۆر گەورەیە. بۆیە ئێمە خۆشبەختانە لە پار ساڵە پرۆگرامێکماندانا پرۆگرامی کلاس یاوانەی
تایبەت بە بەهێزکردنی چاودێری دایکی دووگیان ئەو دایکانەی کە دووگیان لە مەراحل جیاوازەکانی دووگیانە ئایان هێنین خاتونێکی مدەڕەبی زۆر باشمان هەیە لەو بوارەوە تیمێکی زۆر باشمان بۆ دروست کردوون تەدریبیانێنێ بۆ ئەوەی بتوانن چانسی ئەوەی کە مناڵەکە بەڕێگەی تەبیعی لەدایک بێ کە زۆر گرنگە مؤشیرێکی تەنمەوی زۆر گرنگە بۆ ئاستی پێشکەوتی کەتی تەندروستی لە هەموو عالەمە بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە ئەگەر سەیری ئەم دووتایە بکەین ئەمەیان 23 ئەمەیان 22 ڕێژەی منداڵبوونی سروشتی لە سمارت تقریباً خەریکە بێ زۆر زیادی کردووە ئێستا ئەوەندە و نیوەکە هەوڵێن لە ئەم ساڵا بێلایانی کەمە بیگەینە دوو هێندەی ساڵی پێشووتر کە ئەوە مؤشیرێکی زۆر گرنگەوە باز لە گرنگی و پرۆگرامەکەوە بەداخەوە لە هیچ دامەزراوەیەکی کەتی تەندروستی لە هەرێمی کوردستانە نیمانە پرۆگرامێکی زۆر گرنگە تەمام کەسانی کە لە بواری چاودێری دایکی دووگیانە کارەکەن زۆر بە باشی لەمە تێگەن تایبەت بەو عەمەلیاتە جیاوازانەی کە ئەنجاممان ناون بەڕێزان ئەم عەمەلیاتانە کە ئەیان بینی طبعاً ئەمە لەسەر ئاستی سلێمانی عەمەلیاتێکی فەریدن بەس لە سمارت ئەنجامەدرێن و ئەم عەمەلیاتانە بەشێکیان بە زمانی ئینگلیزی بە شێوەی پەیپەر لە جیهانە بڵاو کراونەتەوە و تەرجەمە کراون بۆ زمانی ئینگلیزی لە حەقەتە کۆمەڵێک عەمەلیات کە بریتین لە 13 عەمەلیات کە لە تاوەری تەندروستی سمارت تەنها و تەنها لە سلێمانی لەسەر ئاستی تاوەری تەندروستی سمارت ئەنجام دراوە بەس لە تاوەری تەندروستی سمارت و لە حەقەتە ئەمە 5 عەمەلیاتیشمان هەیە لەسەر ئاستی عێراق بەس لە سلێمانی ئەنجام دراون و پاشانیش یەک عەمەلیاتمانەیە کە عەمەلیاتی لۆردە لەسەر ئاستی عالەم تەنها لە سمارت ئەنجام دراوە و سمارت خاوەنی ئەو ئیبداعە خۆیەتی خاوەنی ئەو داهێنانە خۆیەتی و خاوەنی ئەو پرۆسیجەرەیە کە تا ئێستا زیاتر لە 20,000 نەخۆش ئەم عەمەلیاتەی بۆ کراوە و ئەم عەمەلیاتە تا ئێستا لەلایەن تیمی نەشتەرگەری سمارتەوە لە 3 وڵات عەرز کراوە کە داهێنانێکی کوردانەیە و داهێنانێکی ئەم شارەیە و داهێنانێکی ئەم تاوەرەیە لە 3 مؤتەمەری گەورەی دەولیە ئەو داهێنانە بە ناوی لۆرد پرۆسیجەر ئەنجام دراوە کە ئەو بەڕاستی شتێکی زۆر گرنگە بۆ ئێمە عەفو ببوورە کاگازات ببوورە ئەوەی عەلاقەی بە تەشخیصەوە عەزیزان ئێمە 18 حاڵەتمان تەشخیص کردووە تەنها لە سلێمانی تەشخیص کراون واتە لە سلێمانی تەنها لە سمارتە ئەم 18 حاڵەتە تەشخیص کراون لە سلێمانی سمارت خاوەنی ئەم 18 حاڵەتەیە کە حاڵەتی زۆر دەگمەنن و حاڵەتی زۆر تایبەتن لە سلێمانیا بۆ یەکەم جار لە تاوەری تەندروستی سمارت ئەم 18 حاڵەتە ناونەتەوە و 10 حاڵەت لەم حاڵەتانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یەکەم جارە تەشخیص ئەکرێن لە تاوەری تەندروستی سمارت لەسەر ئاستی هەرێم و لەم ڕەقەمەش 8 حاڵەتمان هەیە کە بۆ یەکەم جارە لە عێراقا تەشخیص ئەکرێن لە تاوەری تەندروستی سمارت تەمان لێرەوە زۆر دەستخۆشێکی تایبەتمان هەیە بۆ تیمی هەم بە لابەوە هەم بە رادیۆلۆجیەوە هەم بە هیستۆپاسۆلۆجیەوە کە بەڕاستی قووەی ئەوان و هێزی ئەوان نەبێ ئەمانە لێرە نابین ئەم داتانە نابین داتایەکی گرنگ و یەک حاڵەتیشمان هەیە لەسەر ئاستی جیهانە بۆ یەکەم جار تۆمار کرا لە تاوەری تەندروستی سمارت بەڕێزان یەکێکی تر لە لای نەگرنگەکانمان مەسائلی کیمۆتێراپیە کە عەلاقەی بە تیمی ئۆنکۆلۆژی سمارتەوە هەیە کە توانیمانە خزمەتگوزاریەکی تایبەت و ڕژێمێکی تایبەت بە چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە ئەنجام بدەین کە دەستخۆشی بۆ کاکتۆر ڕێباز و تیمەکەی کە ئەو تەکنیکانەی ئەو تەکنیکە تازەیان بەکارهێناوە لە چارەسەرکردنی کیمۆتێراپیا کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق 4 بۆ 4 نەخۆش بۆ 4 حاڵەتی دەگمەن ئەم سیستەمی چارەسەری کیمیاویە بەکاربهێنرێ و جێگەی دەستخۆشیە بەڕاستی و یەکێکیان بۆ یەکەم جارە لەسەر ئاستی جیهان بۆ ئەو حاڵەتانە بەکاربهێنرێ کە حاڵەتێکی تایبەتە بەڕاستی بەر لە تاوەری تەندروستی سمارت دووبارە بەخێراتنتان نەکەین دەستان خۆش بێ
زۆر سوپاسی کاک دکتۆر عەبدولفەتاح هەورامیەکەین بۆ پێشکەشکردنی دەستکەوتە زانستیەکانی تاوەرەکەمان. ئێستاش مامۆستا سەباح جەلال دەستکەوتە ئیداریەکانی ساڵی ڕابردووی تاوەری تەندروستی سمارت دەخاتە ڕوو. بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای گەورە بەخێراتتان ئەکەم. ئەمەوێت ئەمڕۆ پاش دەستکەوتە زانستیەکان کە جەنابی دکتۆر فەتاح باسی کرد لە خزمەتانە باسی ئەو دەستکەوتە ئیداریانە بکەین کە دیسانەوەی خێنە خزمەتی بەشە زانستیەکان و ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشی نەخۆشیەکەین. بەڕاستی تاوەری تەندروستی سمارت بەشەکانی تەنها سەرقاڵی کارکردن نین، بەڵکو پەرەپێدان ئەرکێکی هەمیشەیی و ڕۆژانەیانە لە کاری بەشەکانیانە. بۆیە توانراوە سپاس بۆ خوای گەورە کۆمەڵێک دەستکەوتی ئیداری بەدەست بهێنرێت کە ئەمڕۆ هەندێکیان کە خاڵی ناوازە و زۆر گرنگ و تایبەتیان تایە بە تاوەری تەندروستی سمارت و لە هیچ شوێنێکی تر نەبینراون ئەیخێنە خزمەتان. دەستکەوتێکی ناوازەی تاوەری تەندروستی سمارت کە لە ساڵی 2003 ئیشی گرنگی لەسەر کراوە چەند کورتی ئەخێنە خزمەتتان. لەم ڤیدیۆ کورتەیە ئاماژەی پێەکەین کە ئەم مۆبایل ئەپلیکیشنە چ خزمەتێک بە چارەخواز دەکات و چۆن بەکارەهێنرێت و لایەنەکانی بەکارهێنانی چۆن نەتوانێت ئیسفادەی لێ بکات. ئەو شێوازە تەقلیدیەی کە شێوازی مراجعەتکردن و سەردانی دکتۆر بۆ پێشتر ئێستا چ کار ئاسانیەکمان تیا کردو بۆی چارەخواز بتوانێت لەم ڕێگەیەوە هەم زانیاری بەدەستبێنێ، هەم ڕێنمایی بەدەستبێنێ، هەم شێوازی مراجعەتکردن و سەردانی پزیشک و ئەنجامەکانی ببینێتەوە. پرۆفایلی دکتۆرەکان سەرجەمیان بە ئینگلیزی و بە عەرەبی و بە کوردی نووسراون. هەر لێوە چارەخواز دەتوانێت سەرجەم دکتۆرەکان بناسێ لە ڕێی پرۆفایلەکانیانەوە. سنتەرەکان بە هەمان شێوە هەموو ڕێنمانی تا عەرز کراوە. بە هەمان شێوە هەموو بەشەکانی تاوەری تەندروستی سمارت وەکو دەرمانخانە، وەکو تاقیگە، وەکو لاب، وەکو بەشەکانی کە گرنگن بۆ چارەخواز بیان ناسێ و بزانێت کە چی تیا فەراهەم کراوە وەکو خزمەت بۆ چارەخوازان. دواتر چارەخواز ئەتوانێت ئەو سەردانانەی کە کردوێتی بزانێت کەی سەردانی کردووە بۆ لای چه پزیشکێک سەردانی کردووە. بە هەمان شێوە سەردانەکانی ئەگەر بابەتی تاقیگەی تێکەوت بێت لە تاقیگە وەکو ئەنجامەکان ئەتوانێت لێرە بیبینێتەوە. ئەنجامەکانی بەشی تیشک دیسانەوە ئەتوانێت بیبینێتەوە. هەموو ئەنجامانەی کە پێویستن لێرە عەرز کراون. کۆمەڵێک ڤیدیۆ گەلەریمان هەیە دیسانەوە هەم ڕێنمایی تایە هەم هۆشیاری تەندروستی تایە ئەتوانن لێرە سەیری بکەن. بابەتی ڕێنماییەکان وەکو عەرزمان کردن کۆمەڵێک ڕێنمایی جوان و پزیشکی باوەڕپێکرا و لێرە عەرز کراون. بە هەمان شێوە سنتەرەکان و ئەو ئیشە ناوازانی کە کراون پێشتر لە ناو مۆبایل ئەپلیکیشنەکە عەرز کراون. لەمانە گرنگتر ئەپۆینتمێنتی لای دکتۆرێکە. چۆن چارەخوازێک لە سەعات 11 شەوە کە بیرێکەوێتەوە ئەوێ لای پزیشکێک سەردان بکە لە ڕێی مۆبایل ئەپلیکیشنەکەەوە ڕاستەوخۆ بتوانێت ناوی خۆی بنووسێت لای پزیشکێک بۆ ڕۆژی دواتر یا بۆ 2 ڕۆژی دواتر بەپێی ئەوەی کە دیاری کراوە لە کلین. بە هەمان شێوە مۆزوعی ڕێنماییدان چۆک سەرنتەری ڕاژەی بەشداربووان کەستمەر سێرڤس چۆک دەرمانخانە و تاقیگەشت ڕێگە درا بە چاتکردن لە 24 سەعات و هەفتەیە بەکامل هەر کەسێک بێوێت نامەیەک بنێرێت سەبارەت بە خزمەتگوزاریەکی تاوەری تەندروستی سمارت هەواڵ بپرسێت داوا بکات پێدرێ و وەڵام ئەدرێتەوە. طبعاً بابەتی داتابیس ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی سمارتەوە سەرجەم پزیشکان داتابیس بەکارهێنن و لەو ڕێگەیەوە هەموو ئەوەی کە خزمەتگوزاری نەخۆشە ئەرشیفەکرێ و بە داتابیس ئیشی لەسەرەکرێ. بەڵام ئەوەی کە دەستکەوتە ئێمە سەرجەم ئیش و کاری بەشە کارگەڕیەکانمان بە تایبەتی کردووە بە داتابیس.
لە بەشی HR هەموو کەسێک داشبۆردێکی تایبەت بەخۆی هەیە لەم داشبۆردەیە چ سزا و پاداشت چ تەنانەت ئیجازاتی ساڵانە و نەخۆشی و ئیجازەی عمرە و هەموو ئیجازەکان هەموو وڵاتەکان لێرەوە توانێت داوای بکات و ئەوەی کە گرنگە دۆسیەی کارمەند فیدباکی کارمەند ژمارەی حتا ئەو دەورانەی کە بەشداری تیا کردووە ئەتوانێت لە داشبۆردەکەی خۆی ببینێتەوە و هەموو داواکاریەکانی هەموو بینینەکانی ئەوەی کە پەیوەندی بە بەشی کارژێڕیەوە هەیە هەمووی کراوە بە داتابیس. هەر سەبارەت بە پەیپەرلیست لابردنی وەرەقە و ئەوەی کە شێوازێکی تەقلیدی چەند ساڵ ڕەچاو کراوە لە بەشەکانی وەکو سەپلای چین زنجیرەی دابینکردن لە کڕینەکان و لە داواکاری کڕینەوە هەتاوەکو کڕین و ئارەکان تۆمار کراوە هەمووی بە داتابیسە بەشی چاکردنەوە بە هەمان شێوە هەر بەشێک و هەر کارمەندێک یا هەر پزیشکێک کە داواکاری بکە بۆ لە ڕێی داتابیسەوە داوا ئەکا هەتا پرۆگرێسی چاکردن و مەرحەلەی چاکردنەوەکە هەمووی بە داتابیسە هیچ شتێک بە وەرەقە نەماوە بە هەمان شێوە ئایتی داواکردنی چاکردنەوە و لەوانە گرنگتر باک ئەپێکمان هەیە بۆ ئەرشیفکردنی سەرجەم داتا و زانیاری هەموو نەخۆشەکان و چارەخوازان بۆ ماوەی 10 ساڵ کە لە ڕاستیە ئەم هەڵگرتن و خەزمکردنە بەم شێوازی کە کراوە لە هیچ شوێنێک نەبینراوە ئەمە خزمەتێکە بۆ هەر نەخۆشێک کە تا ماوەی 10 ساڵ زانیاریەکانی لای ئێمە ئەمێنێتەوە هەر سەبارەت بەمە ئیشێکی ناوازە و جوانی بەشی دەرمانخانە درەگ ئینتەراکشن ئەو دەرمانانەی کە پێکەوە ناگونجێن و کێشە دروستەکەن تا ئاستی نەهێشتنی کاریگەری دەرمانەکەش لێرە بە شێوازێک ڕێکخراوە کە بە زیرەکی دەستکرد پاڵپشت کراوە لەبەرەوەی ئینسان ناتوانێت بەڕاستی ئیمکانیەتی ئەوەی نییە کە ئەمە بەو شێوەیە ڕێبخات لە ڕێی داتابیسەکەەوە لە ڕێی پرۆگرامێکەوە کاتێک کە تو دەرمان وەکو ئۆمیپرازۆڵ و پلاڤێکس بۆ نمونە ئەدرێ بە نەخۆش سێڵی نەکرێ پێمان دەڵێ لەبەرەوەی کەمە پرۆدرەگە و بۆ نمونە پلاڤێکسەکە ئەچێتە لە شەو کۆمەڵێک ئەنزیم اینجا ئەبێتە دەرمان و چارە ئەدا بە نەخۆشەکە کە ئۆمیپرازۆلی لەگەڵ ئیزافە ئەکرێ کاریگەری دەرمانەکە ناهێڵێ بەڵام سیستمەکە ڕێگە نادا ئەم دوانە بەیەکەوە سەرف کرێن کە لە ڕاستیە ئەمە لە هیچ شوێنێک نەبینراوە و نەکراوە تا ئێستا دەستکەوتێکە جێگەی شانازیە و سپاس بۆ ستافی دەرمانخانە کە بە ئەنجامیان گیان ئەم بابەتانی کە ئەمڕۆ ئێمە باسیەکەین پلانی ساڵانی پێشوو بووە کە وەک چۆن ئەمڕۆ لە بابەتێکی کە باسی پلانی ساڵی داهاتووەکەین ساڵی پاریش کۆمەڵێک وعدمان هەبوو ئەم پلانانە و ئێستا بە شانازی و باسی دەستکەوتەکانەکەین کە جێبەجێ کراون هەر لەسەر بابەتی پەیپەرلیس مانیجمنت چ بۆ تاقیگە چ بۆ بەشی تیشک QRێکمان هەیە جگە لە مۆبایل ئەپلیکیشنەکە چارەخواز ئەتوانێت لە ڕێگەی سکانکردنی ئەم QRەوە بتوانێت لە ڕێگەی سکانکردنێکێک لەم QRانەوە ئەتوانێت نەتیجەکەی وەربگرێتەوە بەنسبەت ترێنینەوە کە ئێمە هەموو ساڵێک باسیەکەین و بەردەوام لە برەو پێدانین جگە لەوەی کە ئێمە وەکو دامەزراوەیەکی تەندروستی خزمەتگوزاری پێشکەشەکەین بەشێکی تایبەتمان هەر لە سەرەتای دروستبوونی سمارتەوە دروست کردووە بۆچی ئەم بەشەمان تایبەت کردووە لەبەرەوەی بابەتی پەرەپێدانی زانیاری و لێهاتووی هەر تاکێک لەناو موەسسەیەکە پێویستە بۆی کە خزمەتێکی باش پێشکەش بکە وەلەو ئاستایان نەمێنێتەوە میکانیزمەکەش میکانیزمی ترێنینە ترێنین ئێمە تەنها لە ساڵی 2023 196 ڕاهێنانمان هەبووە ڕاهێنانی جۆرا و جۆر چ زانستی لە سپێسیفیک سکیڵەکان چ بابەتی گشتی وەکو بابەتی پەیوەندیە مرۆییەکان سکیڵەکان لە هەردوو ڕووەکەوە ئیشمان لەسەر کردووە ئەمەیان بەشێکیان کە نزیکی بە دەقیقی 52 خولی ڕاهێنانە بۆ دەرەوەی سمارت بووە بۆ خوێندکارانی زانکۆ بۆ دەرچوانی زانکۆ بۆ بەشە پزیشکی و کارگەڕێکانیش بەشێکیان کە زۆر گرنگە بەلامانەوە و هەمیشە لە ڕێی هەڵسەنگاندنەوە ئەزانین کە کارمەندانی بەشەکانی خۆمان لە چه ئاستێکان بۆ گرنگی پێدانی زیاتری ئەمە 125 لەو خولانە
تایبەت بووە بە کارمەندانی و پزیشکانی خۆمان ئەوەشی کە جێگەی سەرنجدانە هەندێک جار ئێمە ئینتەرتەینمنت و هەندێک شتی تەرفیهی خۆشیشمان هەیە کە لە ڕاستیە ئەوانەی شەخینە چوارچەوەی کۆمەڵێک چالاکی پێویستە و ئەنجام دەدەین ئەوەی کە گرنگە باسی بکەم ئێمە چ بۆ کەرتی حکومی کە لە 125 ئەو ژمارەی 52 باسم کرد بۆ کەرتی حکومی بووە لە 175 بۆ کەرتی تایبەت بووە لەبەرەوە ئەو بەشەی کە بەشی ڕاهێنانە تەنها بۆ گرنگی پێدان و ڕاهێنان پێدانی کارمەندانی ناو تاوەرەکە نییە بەڵکو وەکو خزمەتێک بۆ دەرەوەی تاوەرەکەش ئێمە لەبەرەوەی کە ڕاهێنەری باشمان هەیە و پاکێجی تەدریبی باشمان هەیە و گرنگیمان پێداوە لە ساڵانی پێشوە ئەمانەمان خستووەتە خزمەتی کەرتی گشتی و تایبەتیش بەدەر لە تاوەری تەندروستی سمارت کە ئێمە ساڵانە خولی تیوەتیمان هەیە بۆ زیاتر هەر خولێک بۆ زیاتر لە 34 باڵین بەشداربوومان هەبووە وەکو ڕاهێنەر توانای و ئیمکانیەتی عرض و ئیلقاء و وتنەوەیان هەیە بۆ هەر شوێنێک کە ئێمە توانیومانە ئەو خزمەتە بگەینە کەرتی تایبەت و کەرتی حکومیش لە دەرەوە بەشی میدیا خزمەتێکی باشی لە ڕێی با بڵێن بەرهەمەکانیانەوە کردووە بە هۆشیاری تەندروستی کەەوە ئەرکی سەرشانی هەمووانە و هاوکارێکە بۆ هۆشیاری تەندروستی هاونیشتیمانیان ئەوەی کە نقطەیەکی زۆر گرنگ و ناوازەیە تا ئێستاش نەکشو بۆ مستەحیلە مستەحیل بووە بۆ زۆرێک لە ناوەند و شوێنەکانی تر مانگانەش موچە بدەن بە خەڵک ئێمە سپاس بۆخوا و بە فەزلی خوا لەبەر ڕۆشنایی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێت کری کەسەکە بدەن پێش ئەوەی عراقەکەی وشک بێتەوە سپاس بۆخوا لە ڕێی بەشی ژمێریاریەوە توانراوە ئەو دەستکەوتە گەورەیە بەدەست بێنین موچەی ڕۆژانە بدەین بە کارمەندەکان نەک ماگانەش لە ڕێی چێکین و چێکئاوتی ڕۆژانەی کارمەندەکانەوە ئەچێتە داتابەیسەکەوە سەرۆک بەشەکەی ئەپروڤیەکات هەر ئێوارە دوای سەعات 4 کە تەواو بوو ئەتوانێت چه موچەکەی وەربگرێت ئەمە مڕۆری ناگرێت سبێنێ وەریەگرێ ئەیهێڵێتەوە هەفتەی داهات وەریەگرێ وەکو قاسەیەک لە بەردەستی خۆیان بێ کلیلەکەی هەر دەقەیە بێ وەریەگرێت کە لە ڕاستیە ئەمە لە شوێنێک نەمان بینیوە و خەڵک بە مستەحیلیشی زانیوە کە ئێمە دەستمان داوەتێ و بە ئەنجامیشمان گەیاندووە و بەردەوامیشی لەسەری بابەتی فیدباک یەکێکی تریە لە خاڵە ناوازەکانی تاوەری تەندروستی سمارت کە هەر لە سەرەتاوە ئیشمان لەسەر کردووە و بەردەوامین و بەردەوام پەرەمان پێداوە فیدباکی 360 مان هەیە جگە لەوەی کە فیدباک لە نەخۆش وەرەگرین بۆ خزمەتگوزاریەکان و بۆ بەشەکان و بۆ پزیشکان فیدباکی فترەی ئەمزموونی وەرەگرین و فیدباکی کارمەندەکان وەرئەگرین و سەرۆک بەشەکان وەرئەگرین فیدباکی وەرزانەمان هەیە لە ساڵێکا 2 جار کاریگەری ئەم فیدباکە دواتر باس دەکەین کە بێتە سکۆرێک بەچی کۆکرێتەوە هەر کەسێک هەر کارمەندێک فیدباکی سەرو خۆی فیدباکی هاوپیشە و هاوڕێکانی و فیدباکی خوار و خۆشی ئەم فیدباکانە کۆکرێتەوە بێتە سکۆرێک ئەبێتە ڕقەمێک ئەم ڕقەمە کاریگەری چییە و مانای چیە بۆ ئێمە جگە لەوەی هەڵسەنگاندنێکە بۆ ئەم کەسە لای ئێمە لە ڕووی ئەدا و لە ڕووی ئیش و لە ڕووی پەرەپێدان و گرنگی پێدان و چالاکی و دڵسۆزیەوە ئێمە پاداشتێکی مادیشی مانگانەمان بۆ داناوە کە ئەوەش بەڕاستی خاڵێکی ناوازەی ترە حەز دەکەم باسی بکەم نزیکی و زیاتر لە 400 ملیۆن پاداشت هەبووە کە بڕێکە تایبەت دانراوە بۆ لە بەرامبەر ئەو ژمارەی فیدباکی کە ئەو کەسە بەدەستێنێ یعنی هەر کەسێک فیدباکێک بەدەستێنێ لەم تاوەرەیە مانگانە بەدەر لە موچەکەی خۆی بڕەپارەیەک وەکو حەوافز وەکو هاندان بەڵام بە دیاریکردنی ئەو فیدباکی کە هەیەی ئیزافەتەن وەکو عەلاوەیەک ئەچێتە سەر موچەکەی وەریەگرێت بابەتی گایدلاین کە ئێمە وەکو موئەسسەیەک مامەڵە ئەەکەین لە میزاجی شەخسیە هیچ شتێک جێی نابێتەوە لێرە ئەو گایدلاینانە ئەو ڕێنمایانی کە هەمانە بۆ بەشە پزیشکی و بەشە کارگێڕیەکان سەرجەمیان بە بەردەوامی متابعە ئەکرێن و بە بەردەوامی ئەپدەیت ئەکرێنەوە و ئەتوانین بڵێین کۆمەڵێک ڕێنمایی زۆر تایبەت و باش دانراوە لە ماوەی ساڵانی پێشووە و بە بەردەوامی لە ئەپدەیت ئێمە بەردەوامی ئیش لەسەرم ڕێنمایانەکەین و ڕەچاوی لایەنی زانستی و کارگێڕی و پەرەپێدانی خزمەتگوزاریەکانی پێکەین
بابەتی پزیشکان کە بابەتێکی گرنگە و وەرچەرخانێکی ترە وەکو لایەنە زانستیەکەی پێش من باس کرا لایەنە کارژێڕیەکەشی فرامۆژ نەکراوە وەک ئەوەی کە کادی زانستی هەیە کادی کارژێڕیش هەیە چۆن پزیشکان لە ڕووی زانستیەوە پەرەپێدان و هەڵسەنگاندنی بەردەوامیان هەیە لە ڕووی کارژێڕیشەوە بە هەمان شێوە و ئەو کۆرس و ئەو کۆنفرانسانەی کە لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەوە بەشداریان تیا کردووە کە بە ژمارە نووسیومانە بۆ عقدی ساڵانەی پزیشکان بە هەمان شێوە میتینی مانگانە کە ئێمە دەستمان پێکردووە و سوپاس بخوات بەردەوامین مانگانەی پزیشکان جگە لەوە توانین بڵین زۆرێک لەم کۆرس و کۆنفرانسانەی کە پزیشکان تیا بەشداریان کردووە تاوەری تەندروستی توانیوێتی سپۆنسەری بکا و هانیان بدا بە بەشداریکردن. بابەتێکی تر کە ئێمە شانازی پێوەکەین ناومان ناوە گەشتی پێچەوانە ئەگەر ساڵانی پێشوو لێرەوە خەڵک ڕۆشتێت بۆ شوێنێکی تر بۆ وەرگرتنی چارەسەر ئێستا داتاکان پێمانەڵێن لەوێەوە خەڵک دێتەوە بۆ چارەسەرکردن تەنها لە ساڵی 2023 ببورن داتاکان لە 2020 چەند بوون ئێستا لە 2023 هەمویان زیادیان کردووە لە ناوچەکانی ناوەڕاست و هەتاوەکو خواروی عێراق بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئالێرە داتایەک هەیە پێمانەڵێت ئەوانەی دەرەوەی عێراقیش ئێستا گەشتی پێچەوانە دەستی پێکردووە ئەگەر ساڵانی پێشوو لە 40 نەخۆشەوە بوو بێ ئێستا زیاد بوو بۆ 1205 نەخۆش گەڕانەوەی چارەخوازان و باوەڕکردن بە خزمەتگوزاریە تەندروستیەکانی تاوەری تەندروستی سمارت لە دەرەوەی عێراقەوە بۆ ئێرە. ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمەیە پلانی ساڵانی پێشوو کە عەرزەکەین لێرەدا وەکو دەستکەوتێک خێنەوە خزمەتتان وەکو خود هەڵسەنگاندنێک کە ئێمە فەخری پێوەکەین. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەست هەموو لای خۆش بێت. زۆر سوپاسی مامۆستا سەباح جەلالەکەین کە دەستکەوتە ئیداریەکانی تاوەرەکەی ساڵی ڕابردووی خستە ڕوو. بەڕێزان یەکێک لە خاڵە گرنگەکانی پێداچوونەوەی ساڵانەی تاوەری تەندروستی سمارت بریتیە لە تاوتوێ و هەڵسەنگاندنی پلانی ساڵی ڕابردوو هەروەها خستنە ڕووی پلانی ساڵی داهاتوو. داوا لە بەڕێز دکتۆر ڕەواحە مەغەری بکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی پلانی ساڵی داهاتووی تاوەری تەندروستی سمارت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان هەروەک ئاگادارن هاوڕێیانم لە کاک عەبدولفەتاح کاک مامۆستا سەباح باسییان لە دەستکەوتەکانی ساڵی ڕابردووی 2023 تاوەری تەندروستی سمارت کرد بەڵام ئەمە ئەو ئەگەیەنێک کە ئیتر گەشتوێتە لووتکە ئیتر تەواو لە سۆنگەی ئەوەی کە لە پێداچوونەوەی ساڵانەی تاوەری تەندروستی سمارت بڕیار دراوە ناکرێت ساڵی داهاتوومان وەکو ساڵی ڕابردوو بێ ناکرێت ساڵی 2024 وەکو 2023 بێ هەموو بەشە جیاوازەکانی تاوەری تەندروستی سمارت پلانی خۆیان بۆ ساڵی 2024 خستۆتە ڕوو من هەوڵدەم بە کورتی بەشێک لەم پلانە بۆ جەنابتان باس بکەم. پلانەکان لە 4 تەوەری سەرەکیە بێت کە یەکەمیان چێک ئەپ ئەند سکرینی پرۆگرامە ئەو ئەگرێتەوە دیاریکردنی پێشوەختی نەخۆشیەکان جا چ نەخۆشیە گوازراوەکان بێت یاخود نەخۆشیەکانی شێرپەنجە بێت کە ئەکرێت تۆ لە مەرحەلەی بیدایەتەوە بتوانی کەسەکە تەشخیص بکەی تێچووێکی زۆر زۆر بۆ حکوومەت و بۆ کەرتی تەندروستی بگێڕیتەوە. بەشی دووەمیان فراوانکردنی بەشەکانی تاوەری تەندروستی سمارتە لە نەخۆشخانەکە لە ئەجهیزە و پێداویستی تایبەت بۆ هەندێک کاروباری نەشتەرگەری. بەشی سێهەم ئەو نەشتەرگەریانەیە کە بەهۆی نەقسی هەندێک ماوات کەموکوڕی هەندێک ماوات و ئەجهیزەوە کە تا ئێستا نەمانتوانیوە بیکەین کە لە پلان وایە لە ساڵی داهاتووە ئینشاءڵڵا بەردەست بێت و بکرێت لە ساڵی داهاتووە. بەشی چوارەم ئەو بەشانن کە لە هەر بەشە و پلانی خۆی ناردووە بۆ ساڵی 2024 ئەوەی کە تایبەت بێ بە چێکە سکرینین پرۆگرام دەست پێکات کە ئەمە لە پێشەنگی کارەکانە بێت هەر یەکە و بۆ ئەم نەخۆشیانە کە نەخۆشیە درێژخایانەکان بۆ نمونە زەخت شەکرە بۆ نمونە کەسێک کە
نەخۆشی شەکرەی هەیە ساڵانەوە پێویستە کاتچێکی چاوی دڵی چێکی گورچیلەکانی بکاتەوە ئێمە بە پاکێکی تایبەت هەموو ئەمانە ئامادە ئەکرێت و بە شێوەیەکی ئۆپشنەڵ بە شێوەیە کە نەخۆشەکە خۆی داوای کرد ئەتوانرێت پێشکەشی بکرێت و بۆی ئەنجام بدرێت ئەمە بۆ نەخۆشیە درێژخایەنەکان هەروەک بۆ شێرپەنجە نەخۆشی شێرپەنجە کە ئەبینین ئەمە کۆتا داتای WHO لە کە بڵاو کراوەتەوە لە عێراق تا 33873 کەس شێرپەنجەی هەیە وەکو ئەبینین شێرپەنجەی مەمک بەشێکی زۆری پێکەهێنێت 7515 کەس لە عێراقا کە ئەکاتە لە 122 کۆی شێرپەنجەی عێراق بە پێی داتای WHO شێرپەنجەی مەمچیان هەیە ئەکرێ ئێمە کارێک بکەین لە ڕێی سکرینین پرۆگرام کەسەکە پێشوەختە بزانێت یەت شێشی خۆیە کاتەوە بۆ نمونێت ئەڵێ من دایکم یا پورم یا کەسێکم شێرپەنجەی هەیە ئەمەیە تێستی خۆم بکەم بزانم شێرپەنجەم هەیە یاخود نە ئەمە بۆ هەموو بەشەکانی تریش وەکو شێرپەنجەی پرۆستات شێرپەنجەی غوددا ملی ڕەحم شێرپەنجەی ڕەحم هەموو ئەمانە لە تەمەنێکی تایبەتە ئەکرێ بە چەند تێستێکی سادە و ساکار تۆ بتوانیت تەشخیصی بکەیت و کە تەشخیصت کرد لە مەرحەلەی بیدایەتە بە تەکید چارەسەرەکەشی ئاسانترە چونکە زۆرێک بەشێکی باش لەوانەی کە تووشی شێرپەنجە بن ئێمە ڕۆژانە ئابینین یەکەم جار کە دێت بۆ لای ئێمە لە مەرحەلەی چوارە ئەمە کۆستێکی زۆر بۆ موسسەی سەحی ئەبێت و هەروەها ئاوتکەمی نەخۆشەکەش باش نابێت لەبەر ئەوە بەشێک لە پلانی ساڵی داهاتوو ئەوەیە بۆ هەر بەشێک لەو شێرپەنجە باوانەی کە هەیە کە ڕێژەیەکی زۆر پێکەهێنێ پاکێجی تایبەتمانە بێ بە شێوەیەکی ئۆپشنەڵ کەسەکە کە داوای کرد بە تێچوێکی کەم بۆی جێبەجێکرێ بەشێکی تر لەوە لە سکرینی پرۆگرامەکان ئەبێت ئەو نەخۆشیە گوازراوەکان ئەکرێ نەخۆشیە گوازراوە زایاندیەکان بێت یاخود نەخۆشیە ڤایرۆسیەکان بێت بە پێشوەختە بتوانی تۆ سکرینیان بۆ بکەیت و لە دوجار کە چارەسەرکردنیان ئاسان بێت هەروەک هەندێک نەخۆشیمانەیە کە پێوتێ کۆنجێنیتەڵ ئەبنۆرماڵیتی ئەو نەخۆشیە زگماکیەکان کە ئەکرێت لە نەقسی هەندێک ئەنزیمەوە بێت یاخود لە منداڵانە کە کەم چالاکی غودەی تایرۆید ئەگەر زوو هەستت پێ کرد ناهێڵی ماکەکانی لە نەخۆشەکە دیاری بدات هەموو ئەمانە ئەکرێت بە پاکێج و پێشکەش بۆ چارەخوازانە ئەکرێت کە بە شێوەیەکی خۆویستانە ئەیانەوێت بۆیان ئەنجام بدرێت بەشێکی تر لە پلانەکان فراوانکردنی بەشەکانە فراوانکردنی ئەو خزمەتگوزاریانەیە کە لە ساڵی 2024 بەنیازین دابین بکرێت ئۆدیۆ ڤێستیبولەر بەشی کلینیکی قورگولوت و گوێ لە پلانایە بەشی هێڵکاری گوێچکە و تێستی تەوازن ئەمە دابین کرا بۆ چکە تا ئێستا لە تاوەری تەندروستی سمارت ئەم تێستە بەردەست نییە تێستێکی ترمان هەیە تا ئێستا بەردەست نییە پێوترێ MR دیفێکۆگرافی کە لە ڕێی جیهازی ئەشیعی موگناتیسیەوە ئەکرێ بۆ ئەو کەسانی کە کێشەی قەبزی درێژخایانیان هەیە یاخود پیسایی ڕناگرن ئەم تێستە تایبەتە ئەتوانیت لە ڕێگەیەوە بتوانیت ماسوولکەکانی حەوس مقارنەتەن بە گرژبوونی ڕێخۆڵە تەشخیصی پێ بکەیت دێکساسکان کە بۆ چڕی ئێسک بە تایبەتی لە خانمانە و لەسەر و 50 ساڵەوە کە ئەکرێت ئێسکیان شیبوونەوەی ئێسکیان هەبێت و معڕەزن بۆشتکان دێکساسکانمان نییە پشتیوان بەخوا ئەوش دابی نەکرێ هەروەک ڕادیۆ فریکۆنسی ئیکۆگرافیک مەڵتی سپێکترۆمێتری ئەمیش هەر تێستێکی ترە بۆ چڕی ئێسک هاوشان لەگەڵ دێکساسکان بڕیار وایە دابین کرێت و لە ساڵی 2024 بەردەست بێ ئینشاءالله وار لۆکاڵایزیشن بایپسی ئۆف دە برێست هەندێک کات لە شێرپەنجەی مەم کە لە مەرحەلەکانی بیدایەتە گرێمان هەیە کە ناکرێ بە ئاسانی دەستبی گاتێ بە مەبەستی تەشخیص ئەم جۆرە لە تێست بڕیار وایە بەردەست بێ بۆ ساڵی 2024 کە لە ڕێگەی تەکنیکی تایبەتەوەیە گرەی بچووک دیاریەکات بە مەبەستی تەشخیصی شێرپەنجەی مەمک دوو تێستی زۆر زەرور هەیە لە بەشی جیهازی هەر سوچگەر لە ئیندۆسکۆپیک ئەڵتراساوند ئەند ERCP دابینکردنی ئیندۆسکۆپیک ئەڵتراساوند ئەوەیە بۆ زۆرێک لە حاڵەتەکانی گرەی سوورێنچک و گەدە و پەنکریاس و جگەر ئەکرێ سوودێکی زۆری هەبێت کە بڕیار وایە لە 2024 بەردەست بێ ئینشاءالله شتێکی ترمان هەیە calling cap service of breast cancer patients یەکەم سەدمە بۆ نەخۆشی شێرپەنجە ئەوەیە کە حاڵەتەکەی
تەشخیصەکرێ یەکەم شت بیری لای ئەوەیە ئەو عیلاجی کیمیایی وەری ئەگرم سەر و قژم ئەڕوتێنێتەوە ئەم کۆڵین کاپە کڵاوێکی تایبەتە ئەکرێتە سەری ئەو نەخۆشانەی کە عیلاجی کیمیایی و بە تایبەت شێرپەنجەی مەمکیان هەیە نیو ساعت پێشەوەی عیلاجەکە دەست پێ بکرێ ئەم کڵاوە مێشک سار دەکاتەوە فێنکی ئەکاتەوە نایاڵی خوێنی زۆر بچێ بە ڕێژەی لە 150 و کەمتر ئەگەری ڕوتانەوەی مووی قژ و برۆ ئەمانیان کەمەکاتەوە بڕیار وایە ئینشاءڵڵا ئەویش دابین کرێت. ئەو نەشتەرگەریانەی کە بڕیار وایە لە ساڵی 2024 پلانی بۆ دانراوە ئەنجام بدرێت و تا ئێستا ئەنجام نەدراوە ئینشاءڵڵا ڕۆبۆتیک سپاین سێرجەری جەنابتان ئەزانن ئێستا لە زۆرێک لە سنتەرە پێشکەوتوەکانی جیهانە ڕۆبۆت وردە خەریکە جێگەی جێگە بە ڕێگەکانی تر لێژەکە وەلەو تێچوێکی زۆری هەیە بەس بڕیار وایە ئینشاءڵڵا بۆ نەشتەر دەست پێ بکات بە ئەو حاڵەتانەی کە پێویستەکان نەشتەرگەری بڕبڕی پشتیان بۆ بکرێت بە ڕۆبۆت ئەنجام بدرێت. خاڵێکی تر تا ئێستا نەمانتوانیوە نازووری جومگەی شان بکەین بڕیار وایە لە ساڵی داهاتوە ئینشاءڵڵا ئەویش بەردەست بێت. Radio frequency ablation and microwave ablation ئەمە دوو تەکنیکن پێیان ئەوترێ minimally invasive بەبێ ئەوەی کە تۆ نەشتەرگەری بۆ کەسەکە بکەی ئەم دوو طریقەیان بۆ بەکارهێنی بە تایبەت لەوانەی کە حاڵەتی شێرپەنجەیان ئازاری درێژخایانیان هەیە حاڵەتەکەیان بۆ نەشتەرگەری دەست نادا نەخۆشی تریان هەیە سستی دڵیان هەیە ئەم حاڵەتانیان هەیە ناکرێتەوە نەشتەرگەریان بۆ بکەی یاخود ئەو حاڵەتانەی کە نەشتەرگەرین لە مەرحەلەی زۆر بیدایەتان ئەکرێت لە ڕێی ئەم دوو جیهازەوە چارەسەریان بۆ ئەنجام بدرێت بە مانکێکی زۆر کەم. ستیرۆتاکتیک ڕادیۆ سێرجەری یەکێک لە طریقەکانی چارەسەر بریتیە لە چارەسەرکردن بە تیشک کە ئەڵێن ستیرۆتاکتیک سێرجەری مەبەستمان لەوەیە کە زۆر بە دەقیقی تیشکەکە ئەدرێت تەنها لەو شوێنەی کە مەبەستە جەنابتان ئەزانن یەکێک چارەسەرکردن بە تیشک ئەکرێت زیانی لاوەکی زۆر بە ئەندامەکانی تری تەنیشت ئەو شوێنە بگەێنێ کە توش بووە بەڵام کە ئەڵێن ستیرۆتاکتیک زۆر بە دەقیقی تیشکەکە ئەدرێت لەو شوێنەی کە مەبەستە کەمترین ساید ئیفێکتی بۆ شوێنەکانی تر ئەبێت. یەکێکی تر لە ئەو نەشتەرگەریانی بڕیارە 2024 ئینشاءڵڵا بەردەست بێت هایپێکە ئەو حاڵەتانەی کە هەند شێرپەنجەی ڕیخۆڵە و کۆئەندامی هەرس و جگەریان هەیە کاتێک کە نەشتەرگەریان بۆ ئەنجام ئەدرێ بۆ ئەوەی کە دڵنیابیتەوە لەوەی کە خەلایای سەرەتانی جێنامێنێ پاش ئەوەی کە نەشتەرگەریەکەی بۆ کرا هەر لە ناو نەشتەرگەریە عیلاجی کیمیایی لە ڕێگەی ناوسکیەوە پێی ئەدرێت ئەمیش بڕوارە ئینشاءڵڵا لەلایەن تیمی هەرس و جگەرەوە ساڵی داهاتوو بەردەست بێت. بەشێکی تر لە نەشتەرگەریەکان بریتیە لە لابردنی پرۆستات بە لەیزەر لەم ساڵانەی کۆتاییە لابردنی پرۆستات بە لەیزەر جێی بە ڕێگەکانی تر لێش کردووە بڕیار وایە ئینشاءڵڵا لە ساڵی داهاتووە لابردنی پرۆستات بە لەیزەر دەست پێ بکەین. یەکێکی تر لە ڕێگەکان لابردنی بەردی گورچیلەیە لەسەر پشت ئێمە دوو ڕێگەمان هەیە بۆ ئەو بەردانی کە لە گورچیلەیە ئاڵۆزن کە هەوڵ ئەدەین بە یەک نەشتەرگەری زۆرترین بەردی بۆ پاک بکەینەوە ڕێگەیەکمان هەیە بە نازووری نەرم و لە کەلەکەشەوە کوونەکرێ بڕیار وایە لە ساڵی داهاتوە ئینشاءڵڵا ئەم طریقەیەش بەردەست بێت. کاکتۆر ڕێباز دەستی پێ کردووە بە پێدانی عیلاجی کیمیایی بۆ ئەو کەسانەی کە شێرپەنجیان هەیە بڕیار وایە ئەم ساڵ بە شێوەیەکی ڕێکوپێک بەپێی گایدلاینە جیهانیەکان دەست پێ بکرێت بە پێدانی عیلاجی کیمیایی بۆ ئەو نەخۆشانی کە شێرپەنجیان هەیە. 4 پاتێنتمان ئینشاءڵڵا بۆ 4 حاڵەت حازرە بێت وەک حاڵەتێکی تایبەتی هەوکردنی برێستە و بۆ شێرپەنجەی مەمک و بۆ فتق و دیواری سک. بەنسبەت پلانی بەشەکانەوە بڕیار وایە چەند برانچێک یاخود چەند ئۆفیسێک لە دەرەوەی سلێمانی لە شارەکانی سلێمانی و لە خوارووی عێراقەوە هەمان بێت. جەنابتان ئەزانن ئێستا زۆرێک لە میوانەکانمان لە نەخۆشەکانمان لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە دێن زۆر کاتوا پێویستەکان نەشتەرگەریان بۆ کرێ و ئەگەڕێنەوە بۆ شاری خۆیان بۆی کە ڕێگەکەیان بۆ کورت بکرێتەوە ئەکرێت چەند ئۆفیسێک بکەینەوە بۆ ئەو حاڵەتانی کە هەندێک کات تووشی مزاعفاتێکە بن پرسیارێکیانە بێت بۆی کە ئەو ڕێگە دوورە نەبڕن ئەتوانن چن بۆ سەردانی ئەو ئۆفیسانە بکەن و
ئەو پرسیار و پێداویستیانی کە هەیەە لێ بۆیان جێبەجێ بکرێت. ئێمە لە ساڵی 2024 ئینشاءالله ساڵی ئەوە بێت بۆ هەوڵدان بۆ بەدەستهێنانی دانپێدانانی شەهادەی دانپێدانان لە مؤسسە صحیە باوەڕپێڕەوەکانی جیهانەوە هەرچەنە ئەمە توانین بڵێن جارێت تۆزێ قورسە بەڵام بڕیار وایە لە 2024 کار بۆ ئەوە بکرێت تاوەری تەندروستی سمارت شەهادەی دانپێدانانی مؤسسە باوەڕپێکراوە جیهانیەکان بەدەست بێنێ ئینشاءالله کە ئەمە جارێکی تر ئەکرێت بەکار بێتەوە تۆ ئەو لەبەرەوەی کە ئەو شەهادەیەت هەیە هەر شەهادەیەک لە سمارتەوە بۆ هەر ترینینێک بدرێ بە هەر بەشداربوویەک سقل و قورسایی زانستی خۆیە بێت ئینشاءالله. بڕیار وایە لە ساڵی 2024 بەلای کەمەوە 100 پەیپەرمان پابلیش ببێت 100 پابلیکیشنی ترمان هەبێت ئەم ڕقەمێکی گەورەیە بەڵام بە ئاوردانەوە بۆ پریزنتیشنەکەی کە کاک عەبدولفەتاح کە بینیمان لە ساڵی 2023 146 پابلیکیشنمان هەبووە کەواتە ئەم ژمارە ئینشاءالله پێ ئەچێ زۆر زیاتریش بێت ئەمە کەمترینە دامان ناوە. بڕیار وایە جۆرناڵ کڵەب لە پاڵ چالاکی زانستیەکانی ترا جۆرناڵ کڵەبمان هەبێت بۆ هەر برانچە و جۆرناڵ کڵەبی خۆی هەبێت. یەکێکی تر لە چالاکێت زانستیەکان ئەوەیە کە ڕجستریشنی سمارت تۆمارکردنی سمارتکەین لە داتابەیزی بەناوبانگی سکۆپەس ئینشاءالله. ئیستابلیشینگ فایر مارشال بۆرد ئینسایت دەتاوەر جەنابتان ئەزانن تاوەری تەندروستی سمارت لە بە بەردەوام ئەوەی عیلاقەی بە سەیفتی و سەلامەتی تاوەرەکەەوە هەبێت ترینینی بەردەوامی بۆ ستافەکانی کردووە بەڵام جیاواز لەوەی ئەو ترینینانی کە لە ساڵی ڕابردووە بەردەوام بووین ئێمە ئێستا بەرنامە هەیە بۆ ساڵی 2024 ئینشاءالله لەژێ وا بکەین ئەو ستافانە بۆ وێنە حاڵەتێکی طارئ خوا نەخواستە ئاگرکەوتنەوەیەک شتێکە بێت لە سەرپەرشتی لیدەرێکە چۆن وا بکەین بە زووترین کات 3 تابق چۆڵ بکرێ بۆ سەلامەتی ئەوانەی کە لە ناو بیناکەیان وە سەلام بۆ کۆنتڕۆڵکردنی وەزعەکە ئەمەش جارێکێکێکە بێ لە پلانەکان بۆ تۆکمەکردن لە ڕووی سەیفتی و سەلامەتی تاوەرەکەوە. هەندێک تێست کە بەردەست نییە لە مختبەر بڕیار وایە ئۆزمۆمیتەر ئەمەم حاڵەتە هایدرۆجین برێت تێست بۆ زۆرێک لە حاڵەتەکانی هەر سوژگەر کاکتۆردانە پێویستەکە ئەم تێستیان بۆ بکرێ بەردەست نییە بڕیار وایە لە ساڵی 2024 ئینشاءالله ئەم تێستە بەردەست کرێت. ئەو ترینینانی کە بەردەوام بووین مێدیکال ترینین بۆ ترینینگ TOT ترینینگ ئۆف ترینیز هەم بۆ کارمەندانی تاوەری تەندروستی سمارت هەم بۆ کارمەندانی دەرەوە لە کەرتی گشتی و لە کەرتی تایبەت بڕیار وایە ئەم ترینینانە بەردەوامە بێت بۆ ساڵی 2024. دووبارە بەخێر بێن دەستی هەموو لای خۆش بێن زۆر سپاس. زۆر سپاسی دکتۆر ڕەوا حەمەغەری بەکەین کە پلانی ساڵی داهاتووی خستە ڕوو بە هیوای ئەوەی ئینشاءالله ساڵی داهاتوو سەرجەم پلانەکان جێبەجێ بکرێن. بەڕێزان خۆشەویستان پلانی ئەمڕۆمان بە کۆتا گەشت. سپاسی ئامادەبوونی هەمووان دەکەین سپاس بۆ سەرجەم لایەنە بەشداربووەکان بە هیوای ئەوەی کاتێکی باش و بە سوودمان لەگەڵ ئێوەی بەڕێزدا بەسەر بردوێ. بەڕێزان کۆفی برێک ئامادەیە بە هیوای کاتێکی خۆش وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.